عزیزانمان لە هەرجەیەکم سڵاویمەتان لێبێت بەیانیتان باش بێت بەو هیواین هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست باش بن خۆشحاڵین ئەمڕۆژ کۆمەڵی بڕگە بابەتمان بۆ ئامادە کردوون بەو هیواین تا کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان بینەرمان بن و سولا بڕگە بابەتەکانمان ببینن خۆشەویستانم بۆ ئەمڕۆژمان سێ تەوری سەرکیمان بۆ ئامادەکردن لە پرۆگرامی ئەمڕۆمان لا تەوریەکەم و سەرتاماندا باس لە ڕێکخراوێک ئەکەین بە ناوی ڕێکخراوی دیدگای نوێ ئەم ڕێکخراوە لە چەمچەماڵە ئێمە ئەمڕۆ باس لە کار و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە ئەکەین زین کار و چالاکیەکانیان چی بۆ مەبەز لە دامەزراندنی ئەم ڕێکخراوە چی و لە هەمان کاتیشدا مەرجی بوون بە ئەندامیان چی و چەند لقیان هەیە و باسێکیش لە کار و پرۆژەی داهاتویانەکەین ئەمە تەوەری یەکەمان دووە بەدەوە چینە سەر تەوەری دووەممان لا تەوەری دووەمماندا باس لە جیاوازی وەرزشی نێوان خانمان و پیاوان دەکەین بزانین کە تا چەند جیاوازن و هەندێک خانم هەیە لەوە ترسن کە لە شولارگان وەکو پیاوانی لێبێت لە کاتی یاری وەرزشکردن ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئەمە تا چەند ڕاستە و لە هەمان کاتیشدا باسێک لە خەوتن خۆراک ئاو خواردن حەوانەوەکەین کاریگەریەکانیان لەسەر وەرزشکردن و چی بکەین بۆ ئەوەی کە وەرزشێک بکەین سوودی بۆ جەستەمان و بۆ تەندروستیمان هەبێ ئەمەش تەوەری دووەمان دووە بەدوای چینە سەر تەوەری سێممان لا تەوەری سێمماندا ڕاستە و خۆمیوانێک لا سۆدیۆکانمان لە کەرکووکەوە لەگەڵمان ئەبێت باس لە سامانی ماسیەکەی بزانین ئەم ساڵ سامانی ماسی لە چه ئاستێکدایەوە چی کراوە بۆ ئەوەی کە بەروبوومی ماسی لە هەرێمی کوردستان زیاد بکەن و ئەو شێوازی خواردنانەی کە پێیان دەدەن تا چەند گرنگە گرنگیان پێ بدرێ و پێویستە لە چ وەرزێکدا قەدەغی ڕاوکردنی ماسی ڕابێنن بۆ ئەوەی کە بتوانین سامانێکی باشمان نەبێت لە هەرێمی کوردستان بەڵێ ئازیزانم ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەوڕۆمانە بۆ هیواین تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانمان بینن بەڵێ خۆشەویستانم هەروەکوتمان لا تەوەریەکەم و سەرتاماندا باس لە کار و چالاکی ڕێکخراوێک ئەکەین ئەم ڕێکخراوە لە چەمچەماڵەوە باس لە کار و چالاکیەکانیانەکەین بزانین کە پرۆژەی داهاتویان چییە و مەرجی بوون بە ئەندامیان چیە و تا چەند حکوومەت یاریێمی کوردستان هاوکاری ئەم جۆرە ڕێکخراوانن و تا چەند گرنگ ئەم ڕێکخراوانە بوونیان هەبێت هەر بۆ مەبەستەش بەڕێز مەبەست عەباس سەرۆکی ڕێکخراو و بەڕێز خۆشی سەیدا جێگیری سەرۆکی ڕێکخراو باشەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمان سڵاوتان لێبێ و بەخێر هاتن سپاس دەکەم کاک مەبەست سەرتایمە لای بەڕێزت ئەمێ سەرتا باسێک لە دامەزانی ئەم ڕێکخراوە بکەین زین کام ڕێکخراوە لە کێو دامەزراوە سپاس بۆ میوانداریتان ئێمە لە 25 2017 کۆمەڵە گەنجێک بووین کە خەڵکی چەمچەماڵ بووین کە یەکترمان دەناسی و پەیوەندیان کۆمەڵە کچ و کوڕێک بووین بیرمان لەوە کردەوە کە گروپێک دابنین بۆ خزمەتی چەمچەماڵ بۆ پڕکردنەوەی ئەو فەراخانی کە لە بوای ڕۆشنبیری و خوێندنەوەدا هەیە خۆشبەختانە تر کۆمەڵە گفتوگویەک و کۆمەڵم کەنگەشێکمان کرد تاکو و توانیمان دەستێکی جوان دامەزێنی ستافێکی ڕێکپێک دامەزێنین ئێمە بۆ ماوەی چەند مانگێک تەنها لە نێوان خۆماندا 2 هەفتە جارێک کۆبوونەوەکمان ڕێک دەخست کۆبوونەوەکە باز لەوە بوو کە ئێمە زیاتریەک بناسیین ئەو بوو کە کتێبێکمان دیاری دەکرد و پێک و دەمان خوێندەوە یاخود یەکێک لە ئەندامانی گروپەکە سیمیارێکی ئامادە دەکرد و پێشکەشی بە هاوڕێیان دەکرد پێک و گفتوگومان لەسەر بابەتە دەکرد خۆشبەختانە بەڕێوەبەری کتێبخانەی گشتی چەمچەماڵ هاوکارمان بوو تەواو ئیشەکارمان لە کتێبخانە ئەنجام دەدا ئەوە بە ئێستا شەوەر هاوکارمانە دوابودای ئەوەی کە ئێمە توانیمان دڵنیا بینەوەی ئێمە ئەتوانی بەردەوامی بەم گروپە بدەین دەتوانین ئەم گروپە فراوان بکەین چونکە بەڕاستی زۆر ڕێکخراو هەن زۆر گروپ هەن زۆر تیم هەن کە دروستە بن دوای ماوەیەکی کاتی ئەم گروپ و ئەم ڕێکخراوە دەپوکێتەوە نامێنێت ئێمە نەماویست شتێکی وا بدەویستمان ئەم ڕێکخراوی کە دای دەمەزێنین ئەم گروپی کە بێتە هیوایەک بۆ خەڵکی چەمچەماڵ بێتە هیوایەک بۆ تەواوی کوردستان ئێتر بەم شێوازە بەرنامەیان بەکارەکانمانە تا کێستا بەردەوامی پلانی گەورەترمان هەیە کاک مەبەست ئۆفیستان هەیە ئەگەر کەسێک ویستی سەردانتان کابێتە ئەوێ بەداخەوە بۆ پێیکە ئێمە ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی سەربەخۆین هیچ هاوکاریکی مادیمان لە هیچ لایەنێکەوە پێ ناکات تا بتوانین شوێنێک بگرین و تێدا وەکو کاروباری ڕۆژانەی ڕێکخراوەکان بڕێکین بەڵام بۆ هەر ئەوەی کە هەر ڕێکخراوێک یاخو هەر لایەنێکە کەسایە کە بێت مابینێ بەپێی گونجاندنی ئەو کاتە و ئینەکە ئێمە شوێنێک دیاری دەکەین و کۆبوونەوەکمان دەکەین دەستان خۆش بێت خات و خۆشی ئێمە لای بەڕێزت ئەمە باسێک لە ئەندامەکانی ڕێکخراوەکەتان بکەین بزانین کە لە چەند ئەندام پێک هاتوون و مەرجی بوون بە ئەندامتان چییە دەستخۆش سپاس بۆ میوانداریتان هاتن زۆر سپاس ئێمە لە چەند شوێنێک لقمان هەیە بەدەر لە چەمچەماڵ ئەمەوێت باسی ئەویان بکەم زۆر باش ئەمە لە دوای مانگی سێوە ستافانەمان دروست کردووە لە ناوچەکانی تر لە ڕانیا لە قەڵاتزێل لە هەولێر و سلێمانی ئێمە لقمان هەیە و بەدەر لەمەش ئەنداممان لە تەواوی کوردستان هەیە لە هەولێر چاوەکو لە دوهۆک لە هەولێر لە هەموو شارەکان هەمانە ئەم ئەندامانی ئێمە بە شێوەی ئۆنلاین ئیشەکەن لەگەڵمانە
چۆن واتە؟ واتە کاری ئۆنلاین ئەکەن لەگەڵ ئێمە ڕێکخراوەکە ئێمە بەدەل لە ئیشی مەیدانی ئیشی ئۆنلاین شەکات. ئیش ئۆنلاینەکانتان چیە؟ حەزەکەم زیاتر باسی لێ ئۆکەی ئیش ئۆنلاینەکانی ئێمە زیاتر سیمینار کە لە بواری گەشەپێدان و زانیاری گشتین زۆر باش و کۆرسیشمان هەیە کۆرسەکان هەم زمانن هەم گەشەپێدانن هەم بواری تەندروستیشەک دێتەوە کۆرسەکان. خۆشی خانەمەوێت باسێک لەوە بکەین کە ئەندامی خانم تا چەند لە لای ئێوە بوونی هەیە و تا چەند گرنگیتان داوە بە کاری خانمان لە ناو ڕێکخراوەکەتان. ئۆکەی ئەمەیان جێی زۆر دڵخۆشێ لای من و لایەوە کەسانەشی کە ڕێکخراوی ئێمەیان لاپەسەندە کە زۆرترین ئەندام کە لەگەڵ ئێمەیە کچن ئەمەش بەهۆی ئەو سیقەی کە ڕێکخراوەکەمان دروستی کردووە. ئەندامە کچەکان هەم گرنگی پێدەین هەم لە پۆستەکانیشە زۆر لە پێشەوەن. زۆر باشە سەرۆکی زۆربەی لێژنەکانی ئێمە ئافرەتن. دەستان خۆش بێت. کاک مەبەست باباسێک لە ئامانجی ئەم ڕێکخراوە بکەین. ئەمێ بزانم کە سەرتا ئەم ڕێکخراوەتان دامەزان ئامانجتان چی بوو ویستان چی بکەن بۆ ئەوەی کە بگەنە ئامانجی خۆتان لەڕێی ئەم ڕێکخراوە. زۆر ڕوونە پرسیارێکی زۆر جوانە بەڵام من یانی خەڵکی زۆر پرسیارە کە ئامانجی ئێوە چییە؟ بەدل لەوەی من ئامانجەکە بە وتە بۆ ڕوون دەکەمەوە دەڵێم بچۆ سەری ئیشەکانمان بکە. ئەو ئیشانی کە دەیکەین چی ئامانجێکی تێدا بەدی دەکەی؟ ئەو ئیشە ڕۆشن بیانە ئەو کۆڕ و سیمیارە ئەو ناسانی کتێبەکان ئەو چالاکێت تەندروستیانە ئەو خزمەتکردنی لە چەماڵ ناوچەکانی تر ئەنجام دەدرێ ئەمانە چ ئامانجێک لە خۆ دەگرێت. ئامانجی سەرەکی ئێمە لە چەمچەماڵ ئەوە بوو کە بتونێت چەمچەماڵ ناوچەیەکە کە تۆ کەمێک کەم خزمەتە پێویستە کۆمەڵە گەنجێکە بن کە وەکو نیشتمانێکی بچووکی خۆیان وەکو ماڵێکی خۆیان وەکو شوێنێک کە بەرپرسیارەتیان بەرامبەر ئەو شوێنە هەیە خزمەتی ئەو ناوچەیە بکەن. لە چەمچەماڵ کۆمەڵە فەراخێکە سوپاس بۆ خوای گەورە سوپاس بۆ تاوی ئەو ئەندامە خۆبەخشانە و ئەندامانی کە ینی بە شەو و ڕۆژ ئێمە پێی کار دەکەین هەوڵەدین ئەو فەراخانە پڕکەین لە چەمچەماڵەوە دواتر ئێمە یەکێک لە ئامانجەکانمان کە ئێستا بۆت ئامانجێکی سەرەکیمان دەمانەوێت ینی وازن ئەو چەگەرەتی بێنین ینی ئەندامێکی سلێمانی ئەندامێکی دهۆک لە ڕێکخراوێکدا کار بکەن کە هیچ مادەیەکی تێدا نەبێ ئەندامێکی هەولێر و ئەندامێکی ڕانی ئەندامێکی دەربەنیخان و ئەندامێکی بۆ منە سۆران قەڵازدە ینی هەموو ناوچەکان ینی بمانە تیمێک دروستکەین لە هەموو کوردستانە کە بەدەل لە ئایدۆلۆژیای حیزبی و ئاینی و ینی هەموو ئایدۆلۆژیای بخەین لاوە تەنها ئامانجمان چی بێ خزمەتکردن بێ بۆیە یەکەم ئامانجەکەمان لە کارەکانمان ببینن دوای ئەوە ئەمانەوەی خزمەت بکەین بەوە هەموو واتایە. خاتو خۆشی ئەمێ باسێک لەوە بکەین کە باست لەوە کرد کە ئەندامتان لە شار شارچکەکانی هەرێمی کوردستان هەیە و بە شێوەی ئۆنلاین ئێوە پەیوەندیتان هەیە ئەمە باسێک لە چالاکی ئەندامەکانتان بکەین تا چەند ئێوە کۆنتاکتان هەیە لەگەڵیانە و ئێوە تا چەند لە کاتی چالاکیەکانتانە پەیوەندیان پێوە ئەکەن. بەڵێ ئێمە بۆ بەدەر لە چالاکی ئۆنلاین چالاکی مەیدانیمان هەیە بۆ چالاکی مەیدانەکان هەموو پێش هەر چالاکێک ئەو کۆبوونەوەیەکەکەین و کۆنتاکتمان هەیە و ئەندامەکانی خۆمان بەپی شارەزاییان ئامادەیانە بێت لەو چالاکیە وەتا هەر ئەندامێک بەپی شارەزایی خۆی ئیشەکات لەو ڕێکخراوە ئەندامێک کە شارەزایی لە بواری کۆمپیوتەر هەیە لە کارێکە ئیشەکات کە پەیوەندی بە کۆمپیوتەرەوە هەبێت. زۆر باشە کاک مەبەست ئەمە باسێک لەوە بکەین کە باستان لەوە کرد کۆمەڵێکی زۆر ڕێکخراو هەن لە چەمچەماڵ و باسەکانەوە کرد کە ئەم ڕێکخراوانەش کارەکەن لە بواری خۆیاندا ئەمە باسێک لە جیاوازی ڕێکخراوی ئێوە بکەم لەگەڵ ڕێکخراوەکانی ئەوانی تر چی ڕێکخراوی ئێوە جیا ئەکاتەوە لەوان. زۆر دروستە پرسیارێکی جوانە دەست خۆش بێ یەکەم لە چەمچەماڵە گەر بڵێم ینی دەوکو داتایەک ئامارێک نییە ئەمە بەڵام بڵێم یەکێکی لە ڕێکخراوە دیارەکانی چەمچەماڵ کە سەر بە خۆیانە خۆبەخشانە بێ پشتگیری مادی ئێمە ئیشەکانمانەکەین مبالغەی تێدانە بەدەل لەوە وەکو ئێمە لە ڕێکخراوەکەی تاکە بڵم تاکە ڕێکخراوێکی بەدەل لە ڕێکخراوە حەزبیەکان کە ڕێژێکی زۆری ئافرەتمان تێدایە کە هەر چالاکیەکی ئێمە لە هەر هۆڵێکدا بێ بەدەل هەموو چالاکان ئەو چالاکی ئێمە گەرموگوڕێکی زیاتر بە هۆڵەکان یان چالاکی هەبووە لە ڕۆشنبیری کە بۆ نمونە بە زۆرژی هەوڵدراوە بۆ نمونە هۆڵەکە پڕکە ناتوانرا هۆڵەکە پڕکە بەڵام ئێمە بە توانای خۆمان بەو پێی ئەندامێکی باشمانێت چەمچەماڵ و هاوکار و دڵسۆزمانێت چەمچەماڵ توانیمانە بەجددی ئیشەکانمان زۆر جوان و بە ینی پڕکوالەتێکی باش بکەین و خاڵێکی تر کە لە ڕێکخراوی ئێمەدا هەیە تۆزێک لە شتێک لەناو کووردا هەیە هەڵ ڕێکخراویان هەر کۆمپانیەک هەر دەستگایەک کە بۆ نمونە دژی شوێنێک یان خۆت حەزی بە شوێنێک نەبێ ئێمە هەموو شوێنێک بە دۆستی خۆمان ئەزانین دژایەتی هیچ کەسایەتیەک
و هیچ شوێنێک ناکەین ئەوە ئیلای ئێمە گرنگ بێت ئیشێک بکەین کە خزمەت بە مرۆڤایەتی بکات ئیتر بەدەر لەمە هیچ شتێکی دیکە نییە کە ئێمە میانی وامان لێ بکە کە شتێکی چۆن بڵێ دووبارە بینەوە یان ئێمە بەزی ئەمانەی لە چەمچماڵە فەرەخ بڕکەینەوە ئەمە پێویستی بە قوربانیدان و هەوڵمان دووبوونە بۆیە ئەو خاڵێکی ئێمە خۆمان بە جیاواز بزانین ئەوەیە کە یەکەم خۆمان بە دۆستی هەموو کەسێک زانین سەر بە هیچ دایانێک نین بە خۆبەخشانە بە توانای خۆمان بە ئەرکێکی خۆمان ئیشەکانمان بەڕێ دەستان خۆش بێ بە هیوای بەردەوامیتان خات و خۆشی با باسێک لە چالاکیەکانتان بکەین بزانم هەر لە سەرتایی دامەزاندنی ئەم ڕێکخراوە هەتا ئێستا کار و چالاکیەکانتان چی بوون ئەگەر باسێک لە کار و چالاکیەکان پێشەوەمەی وەڵامی و پرسیارەت بەمەوەکەوتت مەرجی بوون بە ئەندام چییە لە لای ئێوە مەرجی بوون بە ئەندام ئەوەیە کە سربەخۆی ڕێکخراوەکە بپارێزێت و ڕێکخراو بۆ شتی شخصی خۆی بەکار نهێنێت و ئامانجی ئەو خزمەتکردن بێت وەکو ئامانجەکەی ئێمە ئیتر ئێمە پێشوازی لە هەر کەسێکەکەین کە بێت لە ڕێکخراوی ئێمە خزمەت بکات و قوبوڵیەکەین بە خۆشحاڵیەوە پرسیارەکەی چالاکیەکانی ترتان چالاکیەکانتان لە چی پێک هاتووە لەوتی ئەم ڕێکخراوە دامەزراوە تا ئێستا چەند چالاکیتان ئەنجام داوە بە ئامار تاوەکو ئێستا ئێمە چالاکی مەیدانی تا ئێستا 200 چالاکیمان ئەنجام داوە لە هەموو بوارەکان بەدەر لە چالاکی حیزبی سیاسی ئاینی ئێمە بەس لەو سێ بوارە ئیش ناکەین بەدەر لەوانە چالاکی ڕۆشنبیریمان هەبووە چالاکیمان هەبووە تایبەت بە مناڵان تایبەت بە ژنان کۆڕ و سیمینارمان هەبووە و کۆرسمان هەبووە بۆ خوێندکارانیش بە تایبەت ئەوانی پۆلیشەش چالاکیمان هەبووە ئەمە چالاکی مەیدانی چالاکی ئۆنلاینش ئێمە لە مانگی سێوە دەستمان پێ کردووە لە دوای ئەو وەزعی کە هات و کۆرۆنا و کەرەنتینە تاوەکو ئێستاش بەردەوامی لە چالاکی ئۆنلاینەکان دەستان خۆش بێت کاک مەبەست خۆشیخان باسی لەوە کرد کە چالاکی ئۆنلاینتان هەبووە ئەمە چۆن بوو چۆن بیرتان کردو لەوەی کە لە کاتی کەرەنتینە چالاکیەکانتان کەم بە ئۆنلاین دەست خۆش بێ بەزدی ئەمە شتێکی بینێکمان هەیە ینی نامانێت بۆستین واتە گەر ینی پێنج دەرگامانە داخن دەرگای شەشەم خۆمانەکەینەوە کە کەرەنتینە هەموو شتێکی چونکە بەزدی ئێمە لە مانگی 11ەوە ئامادەکاری فیستیڤالێک بووین بۆ مانگی سێ کە بە بۆنەی ڕۆژی ئافرەتانەوە ڕۆژی کە لە پولی کوردی و یادی چەمسەماڵەوە کە یەکێکە بوو لە فیستیڤاڵە هەرە جوانەکان کە لە چەمسەماڵە دەکرا ینی مادووبوونێکی زۆر زۆرمان پێوە بینی ئەو چالاکیانی ئەو دووسێ مانگە بەستانە خەریکی ئامادەکاری بووین بۆ ئەو کە کەرەنتینە دەستی بێکە و چالاکیەمان وەستا بیرمان لەوە کردەوە کە ئێمە چۆن سود لەم کەرەنتینێ ببینی چۆن کە خەڵک لە ماڵەوەی ئێمە چۆن خزمەتیان بکەین زۆربەی ڕێکخراوەکانیش لە کاتی کەرەنتینە کار و چالاکیان وەستا ینی من قسەی زۆر سەر و ڕێکخراوم پێگەشتەوە ئەڵێ ینی بۆ نمونە ئەم کەرەنتینەوە لێ کە هیچ چالاکیێکمان نەوێت بەڵام ئێمە پشکی دەرکەوتنمان ینی پشکی ئەوەی کە دەرکەوتی خەڵک ناسیمانی پشکی ئەوەی کە لە ناوچەکانە ستافمان کردو هەمووی بەرهەمی ئیشی ئۆنلاینەکانمان بوو چونکە ئێمە یەکەم شت دەستمان پێکرد کۆمەڵە ڕاهێنە لە کۆمەڵە کەسێکی گەورە لە ماوەیەک هەفتە چالاکی هەیە هەفتەدا هەموو شوێ کاتژمێرەوە سیمیارەکان بۆیان ڕێک دەخست لە گروپێکە کە ناومانام گروپی خۆپێگاندن لە سەردەمی کۆرۆنادا بۆیە سوپاس بخوایستە گروپەکەمان 14000 بۆ 15000 کەسی تێدایە خۆشبەختانە لە تەواوی ناوچەکانم ئەنداممان هەبووە هێواش هێواز بۆ پێکێسەمە لە ڕانێ لە قەڵازێ لە هەولێر لە سلێمانی ستافەکانمان جێگیر بوون بە ناوچەکانی دیکەش هێواش هێواز دەست پێ دەکەین ستافەکان جێگیر دەکەین بۆ ئیشی مەیدانی کە لەو ناوچانە ئەنجامی بدەن بۆیە ینی لە ئیشە ئۆنلاینەکانمانە ینی بۆ نمونە سیمینارمان هەبووە 30000 کەسەی کردووە سیمینارمان 15000 کەس پێی کەسەکە و بوارەکە کۆرسمانە بۆ هەزی کۆرسی زمانم کۆرسی زمانی فارسیمانە بۆ کە بوون 1000 بەشداربووی هەبووە کە بێ بەرامبەران بەشداریان کردو کۆرسی لە زۆری بوارەکانە کۆرسی تەندروستافێکی تەندروستیمان داناوە کە بە بەردەوام کۆرسی تەندروستیان بۆ خوێندکاری پزیشکی و ڕێنمایی تەندروستیە بەدەل لەمە ئیشێکی تری جوانی ڕێکخراوەکەمان ئەوە بوو کە دەستمان کرد بە وەرگێڕان و ژێرنووسکردنی ڤیدۆی مۆتیڤیکیشن ڤیدۆی معلومات زانیاری چیرۆک کەسە سەرکەوتوەکان بەدەل لەوە ئێستاکێکی لە ئیشەکانمان ئەوەیە کە کۆمەڵە گەنجێک کە تو ویستی پێشکەشکاریان هەیە کە بەپێی شوێن و مەکانی ئەو ئیش بابەتەکە بەرنامەی پێشکەشکاریان بۆ ڕەخین کە بابەتێک ئامادەکەن پێشکەشی بکەن و ئێمە لە تۆڕە کۆمەڵاتەکاندا بڵاوی بکەین. زۆر باشە دەستان خۆش بێت کاک مەبەست با باسێک لە لقەکانی ئەم ڕێکخراوە بکەین ئەمە یەکەم جارە لە چەمچەماڵ ڕێکخراوێک هەبێت لقی لە شار و شارژگەکانی هەرێمی کوردستان هەبێت ئەمە چۆن بوو ئەم کۆنتاکتانەتان چۆن بوو یەکێک پلانی ئەوە بوو کە من ساڵی پار لە فیستیڤاڵی پارمان باسم کرد وتمان دەمانەوێت کە لە چەمچەماڵدا ڕێکخراوەکەی ئێمە بێت ڕێکخراوێک کە لقی لە ناوچەکانی تر هەبێت خۆشبەختانە کۆرۆنا ئەم ئاماژەیمان نزیکەوە کرد چونکە ئێمە دامانەوەی 2 ساڵە میشەکە ئەومان کرد ساڵێک ئەمیشەمان ئەنجام دەین لە ناوچەکانی دیکە وتمان ئەو بکەین بەجێ ئێمە ئیشێکی زۆر قورسە بۆ ئێمە
کە یەکەم هیچ کەسێک لە ئێمە داهاتێکی چون زۆرمان خوێنکارین لەسەر ئەرکی خۆمان و گیرفانی خۆمان ینی بۆ ڕفیقێکمانە بۆ نووسەر ئەمڕۆ کاتنی بۆ لە کاک هاوڕێ کە بەخۆی سیارەکەی و بەردەوام لە هەموو ئیشەکان بێ بەرامبەر بۆ ڕانی ئەچین بۆ ناوچەکانی تۆ کۆمەڵ کەسێکی دیکە هەن کە بەخۆیان بە سیارە هاوکارمانن سەدای ناوچەکانی دیکە دەکەین لەگەڵ ستافەکانە کۆ دەبینەوە پێکەوە گوتم ڕاستە ئێمە چۆنچەماڵ شوێنی ئێمە بەدەر لە ئۆنلاین ئێوە سەردانی شەکەن و کۆشە بنەوانێ بێگومان چونکە دەبێت من لەگەڵ ستافەکانە کۆ ببینەوە تاکو بزانین کێن و ئیشەکانمان بە مەزبوطی بڕات ینی ئێمە نامانێت چۆنچەماڵ بەس ئیش دە چۆنچەماڵ بکەین ڕاستە ئێمە چۆنچەماڵ دامەستاوین ستافی سەرەکیمان چۆنچەماڵە بەڵام چۆن گرنگی بە چۆنچەماڵ دەین دەمانێت گرنگی شو بە ناوچەکانی دیکە بدەین ئاوا بۆ شێوە خزمەتی ناوچەکانی دیکەش بکەین دەستان خۆش بێت خاتو خۆشی با باسێک لەوە بکەین کە کاک مەبەست باسی لەوە کرد لە چۆنچەماڵ کۆمەڵێک ڕێکخراو هەیە ئەمێ بزانم کە کۆنتاکتان هەیە لەگەڵ ئەو ڕێکخراوانە بۆ ئەوەی کە کار و چالاکیەکانتان بەرەو پێشەوە بەرن دەستخۆش ئێمە کۆنتاکت وەکەوەی کە بە هاوبەشی چالاکی بکەین نیمانەوە تا چالاکیەکانی ئێمە بەسەر بەخۆی ئەکەن چونکە ڕێکخراوەکانی ئەوێ کە هەم زۆربیان حزبین ئێمەش وەکوتم لە سەرەتاوە ڕێکخراوێکی سەربەخۆین سەرهیچ حزبێکین بەڵام وەکو پەیوەندی بۆ چالاکیەکانی ئێمە بە خۆشحاڵی هەموو حزبەکان ئامادەیان هەیە بە خۆشحاڵی و دەستخۆشی ئەوانیشمان هەردەم لێ ئەکرێت هەم لە ستافەکان هەم لە ئەندامەکان زۆر باشە ئەمە بزانم کە کێشەکانتان چین لە ئێستاە چی وای کردووە کە نەتوانن چالاکیەکانتان بەباشی ئەنجام بدەن وڵای یەکێک لە کێشە گەورەکانی ئێمە ئەوەیە کە کاک مەبەستیش باسی کرد ئۆفیسمان نییە ڕێکخراوی ئێمە ئۆفیسی نییە 50 ئەندامین لە چەمچەماڵە بەبێەوە هیچ شوێنێکمان هەبێت و لە چەمچەماڵیش ئەوەی هاتبێتە چەمچەماڵ ئەزانێت چەمچەماڵی شوێنێکی تیانە وەکو ناوەندێکیان سنتەرێک کە بتوانیت لێی کۆبیتەوە بەدەر لە کتێبخانە شوێنێکی تری نییە واتە کێشەی ئێمە زۆر لە شوێنایە و ئێمە هیچ فەندێکیشمان نییە واتە هیچ کەسێک هاوکاری ئێمە ناکات ئەوە دوو کێشانی هەم لایانی ئابوووریەکە زۆر کێشەی ئێمە چکە هەر هەمومان کە لەوێن زۆر بەکەمیمان هەیە کە خەریج بێت یان ئیش بکات هەمووی خوێندکارە بگومان ئەنجامدانی چالاکیەکانیش پێویستی بە مادەیەکی بە مادە هەیە ئەم مادەیە زۆر کەس ئەپرسن ئەوە چۆنە هەندێکیان بەهۆی ئەو خولانی کە ئەیکەینەوە هەندێک داهاتمان دەست بکەوێت ئەوی پێەکەینەوە چالاکی پێەکەینەوە دووبارە یاخود لە ڕێگەی کەسانی دەوڵەمەنەوە کە ئەوانی شەتوانن هاوکاریمان بکەن و سپۆنسەری ئیشەکانمانەکەن ئێمەش لە بەرامبەرە ناوهێنانی ئەوانە دەستان خۆش بێت کاک مەبەست هۆکاری چییە تا ئێستا هاوکاریتان نییە ئایا خۆتان نەتانویستوە سەردانی کەسانی دەسڕۆشتوتان نەکرۆەوەی کە بتوان هاوکاریتان بکەن ئێمە وەکوتم ئێستا قسەی زۆر ئەدێتە پاڵی ئێمە ئەڵێن کە ڕخراوێک کە بۆن ئەگەر ڕاست بکەن خۆبەخشن و پارتان بۆ سەرف ناکرێت چۆن ئەم هەموو چالاکیتان کردووە ئەم بۆ جێی پرسیارەکەش ینی حەقی خۆیانە چونکە تۆ ڕخراوێکە لەم ڕۆژدا بێ ئەوەی هیچ پشتگیرە و هیچ مادەی شتێکی بێتەوە بتوانێت 200 چالاکی بکات لە ماوەی 3 ساڵە زۆرە یەکەم ئێمە هەندێک چالاکیمان هەیە کە بۆ نتوانێت ئێمەدانێ بۆ لە یادی مناڵاندا چالاکیەکمان ئەنجامدا کە ئەم ساڵ زیاتر ئەم جلی کەریۆشک و یاینەکان هەیە من و دووسێ هاوڕێکردمانە بەرمان لەگەڵ زیاتر لە 1000 گۆڤار و چیرۆکی مناڵان لەگەڵ 1000 پارچە دیاری بە ماڵەکانی چەمچەماڵ ئەگەڕان ئەماندار لەگەڵ ئەمانداپی ئەم چالاکی بێگومان ئەم دیاریان ئەم چیرۆک و کتێب و ئەم جلوبەرگە ڕەنگە لەسەر ئێمە نەبێت بۆی ئێمە ئەم ئیشانەی کە پێویستی بە مادێکی باش بێ داوا لە هەندێک شوێنێکین کە سپۆنسەری شەکەمان بۆکەن ئەو ئیشەمان ڕێکخراوی CDO سپۆنسەری بۆ کردین ئەم ئیشانەی کە پارەی بێت داوا لەو ڕێکخراوەکان دەکەین بە هاوبەشی لەگەڵ ئەواندا ئەنجامی دەدەن ئەمە یەکێک لە ئەو کارەکان دووەم بەزدی ئێمە هەر کەسێکی سیاسی و حزبی بێت و یەر کەسێک کە بۆ نمونە بزانی کە مەرجێکی بۆ ئێمە هەیە ئێمە داوای هاوکاری لێناکەین و هاوکاریەکانی ڕاتەقینەوە یعنی زۆر کەسە بۆ کە بۆ نمونە پێویستی هاوکارمان بێ بەڵام مەرجێکی هەبووە ئەو بۆ ڕەنگەم 500 ساڵ بداتە من بەڵام بڵێ فڵان ئیشم بۆ بکە فڵان ئیش لەسەر ڕێکخراوەکی من بکەم 500 ساڵەکە وەرناگرم ڕاستە 500 ساڵەکە فەراخی بۆم پڕکاتەوە بەڵام لەسەر ئەو ئیشە لەسەر من ئەکەوێت بۆ نمونە بەیان ڕەنگە بۆ حەزبێک هاوکاریم بکە بەیان دووبانی لە کات هەڵبژاردنە بڵێ ئیشم بۆ کە نە ئێمە ئەوە ناکەین کاتە بێلانە ئیشی خۆمان بێلانە ئینەکانمان بکەین بۆی ئەوەنەوە بەزی کەم کەسێ دەم ڕۆژە بێ بەرامبەر هاوکاری بکە ئەمە شتێکی ڕوونا وەکوتم بەشێک لە هیچەکان ئەوە بەشێکیش دەوانە و هێواشی واش دەمانەیە بۆ سەردانی هەم کۆمپانیەکان بکەین ئەمانەیە بەزی سەردانی هەم کۆمپانیایەکمان کە ئەرشیفی خۆوان تیا دەستی ئەو ڕێکخرا ئەو کۆمپانیای ئەو کەسایەتی ئەو دەستگایە متمانەمان پێ بکات چونکە شتی ئیشەکانی ڕابردوومانەکە کە بزانین چی ئیشێکمان کردووە دەستان خۆش بێت خات و خۆشی باباسێک لەوە بکەین
کە ئێوە باسێکتان لە کار و چالاکیەکانتان کرد لە ئێستادا زۆر گەنجمان هەیە بێکارن تا چەند هەوڵتانەوە لە ڕێگەی ڕێکخراوەکانتانەوە هەلی کار بۆ گەنجان بڕەخسێنن ئەوەی ئێمە کردومانە زیاتر فێرکردنی ئەوان بووە کە کۆمەڵێک سیمینارمان کردو بە تایبەت سیمینارەکانمان لە کاتی کەرانتینە هاندانی ئەوان بۆ بۆی کار بکەن بۆی نەوەستن هەوڵ بدەن و کۆمەڵک بابەتی ترمان هەبەوەی کە فێری پیشەیەشان بکەین بە تایبەت زمان کە ئێمە زۆر گرنگیمان پێداوە فێری زمانێک بن بۆی بتوانن زۆربەی شوێنەکان داوای زمانیان لێکەن هەم عەرەبی هەم فارسی هەم ئینگلیزیمان کردوتەوە بۆ ئەوی بتوانن لە ڕێگەی ئەو زمانێکی ئەیزانن ئیشێکیان دەستکەوێت دەستهێنانی کارتان بەوان گەیان بەڵێ زۆر باشە دەستان خۆش بەدلەوە ینی ئێستاکە لە پلاماندایە لەم چەند هەفتەیە هەم دەوری درومان بۆ ئافرەتان بکەینەوە هەم دەورە پیشیەکان بکەینەوە بۆ نمونە دەوری چاکردنەوەی مۆبایل دەوری چاکردنەوەی سبیت و ئامێرەکە ڕێبایەکانە بۆ چەند لە پلانماندایە لەم ماوە نزیکەدا ئەم دەورانە دەستێ بکەین وەخبۆی کە خەڵک بتوانێت فێری ئەو بارانە کاک مەبەست بێگومان ئەم خولانە پێویستی بە کەسی شارەزایە ئەم کەسانە چۆن پێ ئەکەن بۆ ئەوەی کە ئەم خولانە بڵێنەوە زۆر باشە چونکە بەزدی ئێمە خەڵکە بۆ لە هەڵەبجە دێ بۆ لای ئێمە سیمینارێکمان پێشکەشەکە دەورەیەکمان پێشکەشەکە لە سلێمانیەوە لە هەولێرە و لە کەرکووکەوە ئێمە یەکەم بۆ پێی کە پەیوەندیمان هەیە من خۆم بۆ پێی کە لەگەڵ زۆربەی لایەنەکان کەسایەتیەکان ینی ئەوەی کە لەم بوارەدا لە بواری گەشە پەیدان بێت لە بواری بینەکان و دواتر لەگەڵ هاوڕێیانمان بۆ دەورەیەکی خایەتی بۆ نمونە ئەکەیەکینەوە درومان یەکێک لە ئەندامەکانی خۆمان کە ئەو توانایی هەیە دەورەکە ئەکاتەوە کری بڕێک پاری ڕەمزی وەرەگرین بەشێکی بۆ هاتوچۆکی خۆی بەشێکی بۆ داهاتی ڕێکخراوەکە سوپاس بۆ خوای گەورانی ئەمە جێی شانازیە من ڕاهێنەر هەبوو لە سلێمانی ئەوە ماوەی 3 مانگ 2 هەفتە جارێک هاتوو بۆ چەند ساڵ دەورێکی بە خۆبەخشانە پێشکەش کردوین ئەمە هۆکارەکەی ئەوەیە هەم ئەوان بە خۆبەخشانە ئیشەکەن و ئەیانوی خزمەتی گەنج بکەن هەمیش ئەو بوو کە ئێمە نیەتێکی پاکمانی ئەوان لەو نیەتی پاکی ئێمە تێگەشتن و ئەیانوی هاوکارمان خۆش بێت خات و خۆشی باباسێک لە خولەکانتان بکەینە وێ بزانم خولەکانتان لە چی پێکهاتون و ماوەی چەندێکی خاندووە کە ئەو خولانەی ئێوەڕاتان گەیاندون و بەشداربووەکان تا چەند سوودیان لێبینیوە بەست لە دەورەی ئۆنلاینەکان بەڵێ ئێمە بۆ هەر دەورێک هەفتەیەک دانێن بۆ ئیشی ڕکلام مەرجێکی ئەو تۆمان نێت تەنها کەس ئەمانەوێت سوود بۆ کەسانە بگەینی ناویان وەرەگرین کە ئایا ئەو خولانە بکەنەوە بە شێوەی ئۆنلاین شەسەمە لە ڕێگەی فەیسبوک یان تەلەگرام بەکارێن بۆ ئەو خولانە مامۆساکان بە شێوەی لایڤیان بە شێوەی ڤیدیۆ ڕیکۆرد کراو ئەو وانانە دانێن کەسەکانی سەیریەکەن لە دوایانە ئێمە چاودێری ئەو سەری ئەو کەسانە شەکەین واتە زۆربەی کات تاقیکردنەوەیان بۆ دانین لە کۆتا یان ڕۆژانە تاقیکردنەوەیان هەیە یان ئامادەبوونیان لە لایڤەکانە کاڵێن ئەو کەسێک کە ئامادەیە با کۆمنتێک کات بڵێت لە لایڤەکەیە هەم بۆی ناوی تۆمارکەین بڵێن ئامادەی هەیە واتە هەموو کەسانشی کە جای من لە دوایەوە شەهادەیەکشان پێدەین هەموو کەسانی کە بەشداریەکەن ئەوانی کە ئامادەیان نەبێت ئێمە شەهادەیان پێنادەین وەکوتم خولەکانی ئێمە بواری تەندروستی گرتووەتەوە و بواری گەشە پێدان و زمان بەڵێ دەستان خۆش بێت خات و خۆشی باسی لە بڕوانامە کرد کە بەشداریان کردووە لەو خولانە ئەمێ بزانم چۆن سەردانی ئێوەکەن بۆ وەرگرتنەوەی بڕوانامەکان لە ئیشە مەیدانەکانمانە دەورە مەیدانەکانمانە بڕوانامەکان بۆ ئامادە دەکەین لە ڕێگەی ئۆنلاین ئەوەی کە لە ڕێی ئۆنلاینەوەیە هەر بڕوانامەکانی بە ئۆنلاین بۆ دەنێرینە زۆر باشە دەستان خۆش بێت ئەمێ باسێک لەوە بکەین کە بە چ شێوەیەک ڕیکلام بۆ ئەم خولانە ئەکەن کە ئیکەنەوە تەنها لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکان یا خۆت ڕاگەاندنەکانیش هاوکارتان بوو ڕاگەنەکان هاوکارمان نین بۆ پێوت گروپی خۆپێگاندن لە سەردەمی کۆرۆنادا ئەو گروپمان هەبوو کە سوڵخۆ گروپەر بەردەوامە ئەوە لە ڕێی پەیجاکی خۆمانەوە و لە ڕێی ئەندامانی خۆمانەوە بۆ نمونە ئێمە ئیشێک ڕاگەێنین ئەندامەکانی خۆمان هاوکارمان لە ستۆری خۆیان چونکە دایانە چونکە یەکێک لە ڕێگاکانی بۆ ڕێکلام ئێستا ستۆری مەسنجەرەکە زۆر باشە ینی بۆ تۆ من ستۆری خۆمە بۆ 1500 کەس بینێتی ئەمە 1500 کەس ئیشی بینی بێ بەشێکی لەو 1500 کەس بەشداری دەکات و یەکێک لە مەرجەکانی ئێمە بۆ دەورەکانمان بۆن تو بەڕێز بەشداری لە دەورەکانی بێ بەرامبەرە بەڵام پۆستەکە لای خۆت شەیر دەکەیت ئەمە وا دەکات کە هاوڕەکانی توشن پۆستە ببینن و هەندێک لە دەورەکانمان سپۆنسەری لە بووینەکە دەدەین سپۆنسەری کە لە پەیجەکە لێ دەدەین وەکو ئیشی ڕکلامن بۆ شێواز دەبێت دەستان خۆش بێت خات و خۆشی بزانم کە خەڵکی چەمچۆماڵ تا چەند هاوکارتان وڵی بە خۆشحاڵیەوە لایانی ئیداری ناوچەکە زۆر هاوکارن
و خەڵکەکەش کارەکانی ئێمەیان زۆر پێجوانە بۆیە پێیان قوبوڵە واتە ئەوە نییە کە خەڵک بۆ شێوێ بیر لە چەمچەماڵەکاتەوە هەنێک جار کانێک چالاکیە بینن لە ناوچەکانی تیان هاوڕێکانە بەڵێ شتی وە لە چەمچەماڵە قوبوڵە بەڵێ قوبوڵە ینی خەڵک لە دەرەوە چەمچەماڵی بینی و ئەگەرنان لە ناوە بۆ شێوێنی و زۆر هاوکارین بەتایبەت لایەنی ئیداری ناوچەکە هاوکارمانن بۆ زۆربەی چالاکیەکانی دەستان خۆش بێت کاکمە بەست ئەمە بزانم کە تا چەند گرنگە بوونی ئەم ڕێکخراوانە ئەگەر هەبێت و بوونیان هەبێت بەتایبەت لە قەزای چەمچەماڵ نە قەزای چەمچەماڵ ینی لە هەموو ناوچەیەکدا ئێستا بۆکوتە قەزای چەمچەماڵ ینی من ئەگەر ئێمە ڕێکخراوەکەمان 6 مانگ بوەستێت ینی ڕێژەی 180 چالاکی ڕۆژنبیرەکان لە چەمچەماڵە ئەوەستێت یعنی ئەو تۆیمە فراخە بکەینەوە زۆر باشە بۆیە ینی بە شانازی و ئێڵم سوپاس بخوای گەورەکە لە چەمچەماڵە جێگی خۆمان کردوێتەوە خەڵک متمانی پێمانە ئیشەکانمان لێ ڕازین بێگومان ئیشەکانیش ئێمەش بۆ پێکە توانایەتی مادی مەحدودمانیەوەیش هاوکارێکمان نییە ئیشەکانی ئێمەش کەم و کورتیتیا بێت ئیشەکانی ئێمە ڕەنگە هەندێک ئیشمانێک کە بۆن بە ویستی خۆمان نەبێت بێگومان ئەم کێشانە دروستە بن بەڵام وەکۆی کەم و کورتی نابێت بێگومان گرنگەوەی لە دوجار دوای جارێ مە کەم و کورتەکان کەم بکەینەوە بۆی لە چەمچەماڵ بوونی ئەم ڕێکخراوانە بە تایبەتی شوێنێک کە گەنج کۆ بکاتەوە ینی بۆ نمونێمە ئەم هەفتەی پێشانگای کتێبمان کردەوە لە ناحەی تەکیو لە چەمچەماڵ ینی بۆ نمونەم وەک ئەوەی کە 20 تومانە چەندین ساڵە پێشانگایەکی کتێب لە تەکیە نەکراوەتەوە بەڵام ئێمە کردومانەوە توانیمان ئەم فراخە لە چۆن بڵێ ناوچەکانی کەسەر بە چەمچەماڵ ئەو فراخانەش پڕکەینەوە بۆیە زۆر گرنگە ئەمانە ینی یەک شتێکی جوانی خەڵکی تەکێت و باسکەم ماوەی 3 ڕۆژە تەکیە بووین ینی خۆزگە دەفتەرێکمان دابنێ بەس داوەتی خەڵکی تەکێمان ئەوەن داوەت کراوینە خەڵکی تەکی ئەو ستافمان کە لە چەمچەماڵ هاتینە بۆیە کە زۆر نزیکین بەڵام ئەوە خەڵکێکی بە خۆڵک و بە گەرم و گوڕ بوونە ینی ژەمی وەوە 5 کەس داوەتێکی بەخوا بێ ماڵێ منە ئەبێ ماڵێ ینی ئەمە خەڵکێکی باشن ینی ئەوە نیشانی ئەوەی هەم ئیشەکانی ئێمە ئەوان بەدڵیانە هەمیش ئەوەی کە ئەوان ینی ناوچێکی چۆن بڵێ هەم چەمچەماڵ خۆی بە شاری میوانداری ناسراوە زۆر بەخۆڵ بوون بۆیە بوونی ئەم ڕێکخراوانە لە ناوچەکانە زۆر گرنگە گەر ئێمە 50 گەنج کۆ نەکەین لە خۆمان ئیشەکانمان ڕای نەکەین ئەم 50 گەنجە بۆ پێکە شوێنێکی نییە ڕەنگە سەدانی کافتریاکان بکەن ڕەنگە سەدانی شوێنێکی نادروست بکەن بۆیە باشتریشت ئەوەی کە ئەم ڕێکخراوانە هەبن ئەوەی کە گرنگی بواری ڕۆشنبیری بدەن گرنگی بواری هونەری بدەن گرنگی بۆ بوارانە بدەن کە حکومت پێی ڕناگات چونکە بدەن تو حکومت لەم کاتە وەزعی باش نییە ناتوانێت بێت خەڵکی ئەم ئیشە ڕۆشنبیرانە کە دەبوو ئەم حکومت پێوەستایە ئێمە بە هاوکاری بەشی ڕۆشنبیری چەمچەماڵ بە هاوکاری کتێبخانەی گشتی چالاکی ڕۆشنبیریەکانمان لە چەمچەماڵ بژاندێتەوە بۆیە گرنگیی زۆری هەیە دەستە خۆش بێت خۆشی خان وابزانم ئەم ئێوارەیە چالاکیەکتان هەیە ئەمێ باسێک لەو چالاکیە بکەین زین ئەو چالاکیە لە چی پێک هاتووە بەڵێ ئەم ئێوارەی چالاکێکمان هەیە بە ناوی 100,000 شاعیر بۆ گۆڕانکاری کە ئەم چالاکیە جیهانی و لە ئیتالیا سەرپەرشتی ئەکرێت تا بۆ هەموو جیهان ئێمەش ساڵی پار بە هەمان شێوە لە چەمچەماڵ کردبوومان ئەم ساڵ هەر ئەو ڕێکخراوەی کە لە ئیتالیا ئەو چالاکی ڕێگەخات داوایان لێ کردین کە دووبارە بیکەینەوە ئێمەش بڕیارماندا لە چەمچەماڵ نەبێت چالاکیەکە بگوازینەوە بۆ تەکەی کاکەمەند کاویش ناوچەیەکەوە سەر بە چەمچەماڵە بۆی جموزۆڵی ڕۆشنبیری لێوێش بوونی هەبێت ئەم چالاکی هەموو چالاکی هونەریەکان ئەگرێتەوە ئێمە بۆ ئەم چالاکیە 3 شاعیرمان بانگێشت کردووە و لەگەڵ هونەرمەندێک تا کۆمەڵێک پارچە میوزیکی ڕەسەنی کوردی پێشکەش بکات زۆر باشە دەستان ئەمەوێت بۆ ئەم چالاکیە سوپاسی دوو کەس بکەم کاکنەوزاد کە هاوکاری ئەمە ئاکات بە مادی و لایەنی ئیداری تەکێک کاکەمەند کە شوێنەکەیان بۆ دابین کردین و زۆر سوپاسیان دەکەین سوپاس بۆ ئامادەبوونتان سوپاس بۆ زانیاریەکانتان بە هیوای بەردەوامیتان بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز مەبەست عەباس سەرۆکی ڕێکخراو و بەڕێز خۆشی سەیدا جێگیری سەرۆکی ڕێکخراو کابەشێکی ڕاستەوخۆ لەگەڵمان بەڵێ عەزیزانم ئێستاش بڕگەی نیگامان هەیە بابەیە کۆبینەری بین و دواتر بەردەوام
لە پێناو پاراستنی تەندروستی خۆت و خێزان و هاوڵاتیان با هەمومان پابەندی ڕێنماییەکانی خۆپاراستن لە ڤایرۆسی کۆرۆنا بین. فەرمانگەی میدیا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی هەروەکوتمان لا تەوری دووەمماندا باس لە وەرزشکردنەکەین و جیازی وەرزشکردن لە نێوان پیاوان و خانمان و زۆرێک لە خانمان ترسی ئەویان هەیە کاتێ وەرزشەکەن لە شولاریان وەکوی پیاوانی دەبێت ئەمە تا چەند ڕاستە و خۆراک و حەوانەوە و ئاو خواردنەوە تا چەند کاریگەریان هەیە لەسەر وەرزشکردن هەر بۆ مەبەستەش بەڕێز سانا ساڵح ڕاهێنەر و دادوەری لەش جوانی باشەیەکی ڕاستە خۆ لامانە. سانا خان سڵاوت لێبێ و بەیانیت باش بێت. بەیانی باش بە سپاس دەکەم بەخێر بیت. سانا خان بە سەرتا باسێک لە وەرزشکردن و جیاوازی لە نێوان پیاوان و خانماندا بکەین. بەڵێ خۆی وەرزشکردن لە هەر تەمەنێکا بێ لە هەر کات و ساتێکا بێ زەرورە بۆ مرۆڤ چی بۆ ڕەگەزی پیاوان بێ و چی بۆ ئافرەتان بێ. بەڵام ئێمەڵین جیاوازی چی لە نێوان ئەم دوو ڕەگەزەیە لە نێوان ئەم دوو ڕەگەزەیە هیچ جیاوازیەکی نییە لە ڕووی هەموو وەرزشەکانە و بەتایبەت وەرزشەکە ئێمە وەرزشی لەش جوانی. بەڵام جیاوازەکە لە چیە لە فیسیۆلۆژی ئەم دوو ڕەگەزایەکە کاتێک بەسەلەن ئافرەتێک ئەبینی درەنگتردا ئابەزێ وەزنی لە کەسێک مەسەلەن کە نێرە بەرامبەرەکەی لە هەمان کاتشە دەستیان کردو بە یاری هۆکارەکەی ئەمە گەڕێتەوە بۆ فیسیۆلۆژی ئەم کەسیان کەسێکەوەی کێشی سەرخە ئافرەتێک لەگەڵ پیاوێکە لە هەمان کاتە دەست بێکەن بەڵام ئەبینی پیاوەکە زووتر لەشی ئەگۆڕێ ئەمە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ فیسیۆلۆژی بۆ هۆرمۆناتی ئەم کەسە لە خانێک بۆ خانمێکی تریش ئەگۆڕێ بێگومان ئەوە پشمان هەیە بەڵام بە شێوازێکی گشتی ئافرەتان و پیاوان تەنها لە ڕووی فیسیۆلۆژی و ئەکینا لە ڕووی جۆری یاریکردن و جۆری خۆراکیانەوە هەمان جۆرە. زۆر باشە. سانا خان با باسێک لەوە بکەین کە زۆر خانم هەیە ترسیان لەوە هەیە کە کاتێک ئەگەر یاری بکەن لە شولاریان وەکو هی پیاوانی لێدێ ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ خۆی بە لە سۆشیال میدیای کۆمەڵێک شت ئەبینین کۆمەڵی خاتون ئەبینی کە لەشێکی شێوە پیاویان هەیە کاما خانمان ئێمە بەبێەوە هیچ شارەزایەکیان هەبێت ترسان و ئەزان کە تۆ دەستی کرد بە یاری لەش جوانی یاری بەرزکردنەوەی قورسایی کە تۆ لەشە بەم شێپەی لێ بەڵام نەخێر ئەم شێپە لەشە ئەو نە بە ئاسانی دروست نەبووە ئەم شەیبە مادووبوونێکی زۆری ویستووە بەدەر لەوەی کە خۆراکەکەی ئەبێ جیاوازێ بەدەر لەوەی کە دەیان ستیرۆید و هۆرمۆنات و تەواوکەری خۆراکیش ئەمە بەلایەک کە باس ناکرێ بەڵام ستیرۆیدەکان بە ئام ئەگەر ئافرەت ستیرۆیدەکان و هۆرمۆنەکان بەکار نێرێ بە هیچ شێوازە ناتوانێت ئەزەڵی بە شێوازێک بکە وەکو پیاو بێت. زۆر باشە. خاتوسانە با باسێک لە یاریەکان بکەین بزانین کە ڕۆژانە چەند کاتژمێرمان پێویستە بۆ ئەوەی کە وەرزشێکی تەواو بکەین و لە کەیدا دەست بکەین بە وەرزشکردن باشە؟ بەڵێ خۆی عادەتەن وەرزشکردن ئەگەر بۆ کەسێک بێ وەزنی دابەزێنێت دوو کاتژمێر زۆر بڕوا سێ کاتژمێر زیاتر نەبێت لەبەری ئەم لەشە ئەگەر زۆر خستە ژێر فشارێکی زۆری یاریکردەوە بێگومان تووشی پوکانەوەی ئەزەڵەکان ئەبی بۆیە باشترە بۆ کەسێک کە وەزنی داگرد و کاتژمێر بۆ سێ کاتژمێر زیاتر نەبێت بەڵام بۆ کەسێک کە بێت یاری لەش جوانی بکە کاتژمێر و نیوێک بۆ کاتژمێرێکی فایەتە بۆی. زۆر باشە. خاتوسانان زۆر کەس هەن باس لە گرنگی وەرزشی بەیانیان ئەکەن ئەمە بزانم ئەمە تا چەند گرنگە و ئایا وەرزشکردنی بەیانیان لەگەڵ وەرزشەکانی تر هیچ جیاوازێکی هەیە؟ بەڵێ خۆی وەرزشکردن لە بەیانە ناشتێکی زۆر باشە بۆچی لەبەرە کە تۆ بەیانیان هەڵستی لە خەو کە وەرزشێکردەوە کات تۆ تەواوی ڕۆژەکە تۆ تەندروست بیت و لیاقەیەکی باشە هەبێت توانێت کارەکانێ بە باشی بەڕێ بکەی لە شتێکی قورسێنە بەڵام وەرزشکردن مەسەلەن ئێمە هەیەڵێ لە شەوا وەرزشەکەم تۆ بەیانی هەتا ئێوارە لە شێماندوو بووە لۆدێکی زۆر کەوتۆتە سەر ئەزەڵەکانە چەند جارنانە خواردۆ کە تۆ هیلاک بووی لە شێ پێویستی بە ڕێکۆڤەری هەیە خوای گەورە ئینسانی بۆ شێواز دروستکرۆ کە بە شەوا ڕێکۆڤەری لەشی خۆی بکە بەڵام کە تۆی بە شەوا دەستەکەی با وەرزشێکی قورس و چڕوپڕ ئەمە ئەو سوودەی نابێت کە لە بەیانیانە ئەیکەیت. زۆر باشە. خاتوسانە با باسێک لە خۆراک بکەین بزانین خۆراک تا چەند کاریگەریە لەسەر وەرزشکردن؟ بەڵێ خۆی هەمومانەزانی کە خۆراک لە سا هەفتا بۆ 75 یاریەکەی ئێمە و هەموو وەرزشەکانی کەشە خۆراک زۆر گرنگە گەر کەسێ بێ وەزنی داگرێ خۆراکی باش نەبێت چاوەڕێ ئەوە نەکە کە وەزنی دابەزێک بە هەمان شێوە کەسێکیش بێ ئەزەڵە دروستکە بە هەمان شێوەیە بۆ خۆراکانیش زیاتر ئەبێ گرنگی بدرێ بۆ خۆراکانی کە نسبەی پڕۆتینیان بەرزە و کاربۆهیدراتەکان بە شێوازێکی مامناون بۆ ڤیتامینەکان و کانزەکانیش لەگەڵیانە زەرورن لەگەڵ چاوەڕێ سروشتەکانە. بێگومان خاتوسانان زۆر کەس هەن لە سێژەم زیاتر نان ئەخۆن شەوال نان ئەخۆنەمانە تا چەند کاریگەری هەیە لەسەر تەندروستی لەسەر لە شولاریان؟ بەڵێ خۆی گەر بۆ کەسێ بۆ باسم کە دروستکرد بێت ئاسایە لە ڕۆژێکا 5 بۆ 6 ژەمنان بخوات بەڵام ژەمی بچووک نەک بێت 3 ژەمنان بخوات و هەمووی بەجارێک
ئەتوانی ژەمەکانی بکە بە بەش و بەپێی وەزنی خۆی پرۆتین و کاربۆهیدرێت وەرگێ مەسەلەن کەسێکمانی 7 کیلوگرامە با لە ڕۆژێکە هەوڵ با گەریاریزان بێ 140 گرام پرۆتین بەکاربێنێ لە خۆراکەکانیە وە گەریاریزانیش نییە 7 گرام وەکە بەنسبەت کاربۆهیدرێتی شەوە 7 گرام کاربۆهیدرێتی بەستە بەڵام بۆ کەسێک کە بیەوێت وەزنی دابەزێنەوە باشترە ڕۆژانە 4 ژەمی بچوو بخوات ژەمەکانیشی بە شێوازی دایت بێت واتە بە شێوازێک بێ کاربۆهیدرێت و چورێنە سروشتەکانی کەم بێت. خاتوسانان زۆر کەس هەن کە وەرزش ئەکەن باس لەوەکەن کە زوو برسیان ئەبێت ئەگەر هاتۆم کەسە برسی بوو چی بکە بۆ ئەوەی کە خۆی لەو ژەمە خواردنە زۆرانە ڕابگرێت. بەڵێ خۆی مشتێکی یاسایە کاتێککە تۆ وەرزشی کرد برسی ئەبی بۆ لە بریتۆ کردداری میتاپۆلیزمی لەش ئینسان تەوان خێراترە بێ کە میتاپۆلیزمش خێراتر بوو کردداری هەرس زیاتر ئەبێ بۆیە بۆ کەسانی کە وەزندا ئەگرن ئەگەر بیانەوێت تێر بن با هەوڵ بن زیاتر ئەو خۆراکانە خۆن کە نسبەی پرۆتینی تێریان بەرزە بۆ نمونە ئەتوان هێلکە بەکاربێن کە ئەمە شتێکی زۆر باشە یان مەسەلەن چاوریە سروشتەکان وکو مەسەلەن دووکی ئاژەڵیان مەسەلەن زەیتی زەیتون ئەوانە بەکاربێنن ئەو خۆراکانە عادەتەن بەکاربێنن کە بۆ ماوەیەکی دوور درێژ ئەتوانێ مەسەلەن سنگی مریشک ئەمانە زۆر باشن بۆ ئەو مەبەستە. زۆر باشە خاتوسانە ئەو خواردنەوە تا چەند کاریگەری هەیە؟ بەڵێ خۆی لە کاتی وەرزشکردن ئاخواردنەوە زۆر زەرورە لە بینی سێتەکانە لە بینی 5 خولەک جارێ 3 خولەک جارە بێ ئاو بخۆیتەوە بۆچی لەبەری تۆ واکە تۆ لە کاتی وەرزشکردن ئارەقێکی زۆر دەرەکەی ئاوێکی زۆر دەرەکەی واکە قەرەبووی و ئاوە بکاتەوە وەجگەلەوەش کە ئۆکسسیجین بە خوێن ئەبەخشێ کە ئۆکسسیجینی بە خوێن بەخشی واکە کە تۆ زیاتر حمولی یاریەکە بکەیت واکە کە تۆ مرتاحتر یاریەکە بکەیت و ئەو نەهیلاک نەبی بۆ شێوازی کە مەسەلەن کەسێکە ئاو بەکار ناهێنێت. زۆر باشە. باباسێک لە تەواوکەرە خۆراکیەکان بکەین ئایا بەکارهێنانی زیانی هەیە لەسەر تەندروستی ئەو کەسە؟ خۆی تەواوکەرە خۆراکیەکان ئەگەر کەسێک بێت بگا ئامانجەکەی بێگومان زۆر زەرورە بەشێکی گرنگی یاریە بە تایبەتی یاری لە ژوانی و دابەزاندنیش بەڵام ئەگەر کەسێک کێشەی تەندروستی هەبێت ئەو باشترە بەکاری نەهێنێت لەبەرەوەی زعفی لێ هابوو نمونەوەکی کەسانێکە گورچی لێیان تاوانە مەسەلەن کەسانی کێشەی دڵ و شەکرە و تێکچۆنی ڕخۆڵە و بەکتریای مایدە ئەو کێشانیان هیان کێشەکانی کۆڵن و باشتر لی دوورکەونەوە هەوڵ بن لە ڕێگەی خۆراکەوە ئەو پرۆتین و ئەو تاواکەرانە بگەن بەلەشیان. زۆر باشە خاتوسانە زۆربەی کات پیاوان پرۆتینەکان بەکارەهێنن ئایا بۆ خانمانیش هەروەکو ئەوانە یاخود پێویستە خانمان بەکاری نەهێنن؟ بێگومان بۆ خانمانیش ئاستایە ئەگەر ئامانجی دروستکردنی ماسولکە بێت ئەتوانێت پرۆتینەکان بەکاربێنێ ئەمینۆسیدەکان بەکاربێنێت بە بەرجێک کێشەی تەندروستی نەبێت و زۆر لێ نادا بەڵام ئەو شتێک کە زۆر بۆ خانمان زەرری هەیەەوە باشترە تەمان بۆ پیاویش بەڵام بۆ خانمان لەوانەیە دەجار زەرەکەی زیاتر بێت لەبەری هۆرمۆنی ئێمە جیاوازە لەگەڵ پیاوانە ئەو تەنها ستیرۆیدەکان هۆرمۆنەکانە کە نابێ ئافرەتان بەلاشیا بڕۆن ئەگەنا تەواوکەرەکان زەرێکی ئەوتۆی نابێت. خاتوسانە ما باسێک لە بەکارهێنانی هەنێک حەبووەکو CLA فات بێرنەر ئەمانە خەڵک بەکاری هەرێ بۆیە بە زووترین کات چوری لەشی دابگرێت ئەمان تاشان کاریگەریان لەسەر تەندروستی هەیە؟ بەڵێ خۆی کاریگەرێکی ئەوتۆی نییە بە بەرجە کێشەی تەندروستی نەبێت لەبەری ئەمانە تەنها ئیشیان تێکشکاندنی بۆندی چوریە ئەم CLA و فات بۆرنەری کە باسی کرد بەڵام کۆمەڵە کەپسولمان هەیە کە لە بازاڕەکانە هەیە ئەمانە جیاواز دەمانەکە لەسەر هۆرمۆنەکانە کرد ئەمانە لەوانی باش نەبێ بەکارهێنانی بەڵام ئەوانی کە بۆ چوری سووتاندنە عادەتەن زیانێکی ئەوتۆی نابێت بە بەرجە کێشەیەکی ئەوتۆی تەندروستیت نەبێت. زۆر باشە خاتوسانە حەوانە و تا چەند کاریگەری هەیە و خەوتن لە کاتی خۆیدا تا چەند کاریگەریە پێویستە خەوەکانمان چۆن بێ بۆ ئەوی کە بتوانین سوود لە وەرزشەکە ببینی؟ بەڵێ خۆی خەوتن و ئیسراحات بەشێکی گەورەی وەرزشکردن ئەگەر بتەوێت لە شێکی تەندروستە هەبێت و لە شێکی ڕێکوپێک و فیتە هەبێ بێگومانە بەگرنگی بە خەو بدرێت و کاتەکانیش پێویستە لە ڕۆژانە 8 کاتژمێر کەمتر نەبێت بەلایەنی کەمەوە 8 کاتژمێر تا 9 کاتژمێر زیاتر نەبێت و هەوڵیش بن لە دوای سەعات 12ەوە بخەون یان مەسەلەن ئەگەر 11 بێ زۆر باشتر بەڵام ئێمە عادەتەن دوای 12 تاوەکو 8 بەیانی بۆ 7 بەیانی گوجاوترین کاتە چکۆ لەو کاتەیە هۆرمۆنەکانی لەش دەست بە چاکبوونەوە ڕیکۆڤەری خۆیانەکەن. زۆر باشە خاتوسانە زۆر کەس هەن کە دەسەکەن بە یاری وەرزش هەرزوو لێ بێت تااقەتە بن هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە پێویستە چی بکرێ بۆی کە حەزێکی تایبەتیمان هەبێت ڕۆژانە بەردەوام بین لەسەری؟ بەڵێ خۆی وەرزشکردن ئیرادەی ئەوێت طبعاً چونکە لەبەری وەرزشکردن ئاسانی شتێک نییە بڵێ وڵات زۆر خۆشە تۆ دانیشی بە دیار تەلەڤیزیۆنێکەوە چێژ وەرەگری بتەوانێت تێ وەرزشکردن هیلاکە ئەکا ناڕەحەت ئەکا بەڵام ئەگەر ئیرادەت هەبێت هیچ بێتاقەت نابی ئەتوانی سەیری و کەسانەکەی کە لەشێکی جوانە هەیە کە تەندروستن ئەمە واکە کە تۆ بەردەوام بڕوا بەخۆ هەبێت و بەردەوام بی لە وەرزشکردنەکە. زۆر باشە ئەمە باسێک لەوە بکەین کە ئایا ئەو کەسانی کە وەرزش ئەکەن
زۆربەی کات باس لەوەکەن بڵێ بۆ مانێک هیچ گۆڕانکاری بەسەر لە شولاریانانە هاتووە ئەمە بزانم کە لە چەندمان زیاتر ئەنجا ئەتوان هەست بۆ بکەن کە وەرزشەکە کاریگەری لەسەر تەندروستیش و لەسەر لە شولاریشیان هەبووە. بەڵێ خۆی لە کەسێکە بۆ کەسێکە گۆڕێت ناتوانانی بڵێ مەسەن دوو ئافرەت لە هۆڵێکا بێکەوە یاریکەن و هەمان وەزداگرن لەبەری فیسیۆلۆژی لەشیان جیاوازە بۆی هەیە ئەم کەسە هۆرمۆنی غودەی تێکچوو بێت باشە ئەمە یەکێکلو کێشانەی کە لە زۆر ئافرەت و پیاوە باوە کەوا کات درەنگتر وەزنەداگری ئەمە لە درەنگتر ئەسەڵە دروستکەن بۆیە ئەبێ سەبر و ئیرادە و هەبێت و کاتیش بە هیچ شێوازێک بۆ لە یاری دانانرێ بڵێ بۆ نەمانگ تۆ لە شێوای لێ بچکە لە کەسێکەوە بۆ کەسێک تر بەپێی نەخۆشی بەپێی ئیسراحەت بەپێی خۆراکەکان ئەگۆڕێت تەنها سەبر و ئیرادەی ئەوێت بێگومان خاتوسانە با باسێک لەوە بکەین کە زۆر کەس هەن کە وەرزش ئەکەن باس لەوە ئەکەن کە ئەچنە هۆڵەکانی لەش جوانی خەیاڵیان ئەڕوا یاخود قسە لەگەڵ دەوروبەرەکانەکەن ئەمە تا چەند گرنگە بڵێن گرنگێکی زۆر بدەن بە یاریکردنەکان بۆ ئەوەی کە بتوان سوودی لێ ببین وەرزشکردنەکە. بەڵێ زۆر ڕاستە خۆی تەرکیزکردن لە کاتی وەرزشا زۆر زەرورە من کاتێکە بەسە لە یاریزانێکێتە هۆڵەکە و یاریکی پێکەم ئەڵم بمشکی خۆ دوا داینێ کە ئەم یاریە مەسەل یاریکی قاچە بە مشکی خۆ دوا داینێ کە ئەزڵەکەت گەورە ئەبێگەر بۆ ئەزڵە دروستکردن یان مەسەلەوە داینێ کە ئەستوتێ ئەو چاوەڕێ مشکی خۆ دوا بیرکردن و کاتێک خەریکی و کردارەیە یعنی ئەمە زۆر زۆر زەرورە لەبەرەوەی یەکەمین شت کە لە لەشی ئینسانە یارمەتەیە کە تۆ لەش دابەزەیان سەرکەوێت مێشکە تەرکیزی زێهنە ئەگەر تۆ مێشک و زیهنە لە لای یاریەکە نەولای وەرشەکەنە و بێگومان هیچ ئیسفادێکی لە بێگومان خاتوسانە ڕاهێنەر تا چەند گرنگە کە لەگەڵ تابێت بۆی کە یاریەکان بکەی ڕۆژانە و شێوازی یاریەکانت پێ بڵێەوە بەردەوام لەگەڵت بێ بۆی کە بتوانانی سوود لە وەرزشە ببینی کە ئەیکەیت ڕۆژانە. بێگومان خۆی ڕاهێنەر هەرەوە نیە کۆرسەکەی بۆ نووسیت و ئیهمالەکە ئەبێ بەردەوام دەبێت لەسەر یاریزانەکانی بێ بەردەوام چاودێریان کاشکە بەڕاستی ڕاهێنە ڕۆڵێکی زۆر زۆر گرنگە بینێ بۆ ئەم یاریزانە. بێگومان خاتوسانە با باسێک لەوە بکەین کە چی بکرێت بۆ ئەوەی کە زیاتر سوود لە وەرزشەکەمان ببینین بۆ نمونە باسمان لە خۆراک کرد باسمان لە ئاو خواردنەوە کرد هەموو ئەو فاکتەرانەمان باس کرد کە کاریگەری هەیە لەسەر وەرزشکردن ئەمە بزانم چیتر هەیە کە بتوانی بیکەی بۆی کە ڕۆژانە سوود لە وەرزشەکەت ببینی. هەوڵبێ ڕۆژانە گەر وەرزشی لە جوانیە هەر وەرزشێکمان کرد هەوڵبێ ڕۆژانە 10 دقا چارەکێک تەبریدی یۆگا بکرێت دووربی لە سترێس و خەبڵکی و لە خەفەت خوارد لەبەرەوەی ئەگەر تۆ خەفەت و سترێسی و قەلەقیتە بوو ئیسفادێکی ئەو تۆ لە وەرزشەکە ناکرێت بێجگە لە خوارد و خۆراکە باسمان کرد خەوتن و ئیسراحەتدان بەخۆشێ زۆر گرینگە. زۆر باشە خاتوسانە با باسێک لەوە بکەین کە منداڵانیش هەن کە وەرزش ئەکەن ڕۆژانە و ئەوانشی کا لە تەمەنی وەرایەقیان وەرزش ئەکەن ئەمانە تا چەند کاریگەری هەیە لەسەریان. بەڵێ خۆی زۆر یاریزانمان هەیە تەمەنیان مەسەرەن 7 ساڵ ساڵانە ئەمانە توان وەرزش بکەن بەڵام نەگوەرزشێکی قورسکەتەوە ئازەڵێ کەسە بخێتە ژێر قورسایەکی زۆرەوە ئەتوانی وەرزشە هەوایەکانی پێ بکەی وەرشانی کە بەجەستەی ئەکرێن زۆر زۆر استفادەی لێەکەن. زۆر باشە خاتوسانە با باسێک لەوە بکەین کە بوونی ئامێرەکانی یاریکردن تا چەند گرنگە بۆ نمونە هەنێک هۆڵی لەش جوانی هەیە ئامێرەکانی بەپێی پێویست نییە تا چەند گرنگە ئامێرەکان بوونیان هەبێت یاخود ئێمە کە ئەچین وەرزش ئەەکەین هۆڵێکی شیا و هەڵبژێرین بۆ ئەوەی کە وەرزشی لێ بکەین. خۆی بێگومان بتەوانێتەوەی لەم ڕۆژگارەیە ئامێرەکان گرنگن بۆ وەرزشکردن بەڵامانایەوەش نێکیتر هۆڵێک زۆر زۆر ئامێری زۆر بوو کە هۆڵێکی شیاو بەیە گرنگەکەوێتەوە سەر ڕاهێنەرەکەی بەڵام بە تا ڕادێکی باشە و ئامێرانە هەبێت کە سەڕورە نەک ئەو ئامێرانێکە پێویست نیە. خاتوسانە بۆ کۆرۆنا چیتان کردووە لە ڕۆی تاقییمکردن و تەندروستی و کەسانی کێنە ناو هۆڵەکانتان بۆ یاری بکەن. بێگومان هۆڵەکان بەردەوام تاقیم نەکرێت بۆ کەسەکانیش زۆربیان دەستکەش بەکارێنن بێگومان. زۆر باشە خاتوسانە بابەستێک لە ئەزمموی خۆت بکەین زین چۆنەوتەوەکو بچووکترین دادوەری وەرزشی دانراویت و ئەم ئەزمونەتمان بۆ پیاڕیتەوە بزانین چۆن بووە کە ئەم پلێت بەدەست هێناوە. بەڵێ من خۆی کاتێک کە سەرەتا ئەوکو ڕاهێنە دەست بەکار بووم هەمیشە تەمەحم ئەوە بۆ کاوەکو داوەرێکی لەش جوانی کوڕان کار بکەم لە سەر ئاستی عێراق و دەرەوەی عێراقیش شەڵا لە ئایندەیە هەوڵم بۆ یاوە ینی بە توانای خۆم بە خوێندنەوەم بۆ بوارەکە یاری وام کردەوە کە بتوانم متمانەیەکی تری لە جوانی سلێمانی عێراق بەدەست بێنم سپاس بخواکەوە خەونی من بوو. بەخۆش حاڵیەوە ئەمە بزانم کە دایک و باوکت ماڵەوەتان تا چەند هاوکارتان بوون بۆەوەی کە تو ئەم پلێ بەدەست بهێنیت. بەڵێ خۆی ڕاستەکەی لە سەرتاوە زۆر پاڵپشتم نەبوون هیچێکی لە بنەماڵەکە بەڵام لە کۆتاییە
هەمویان بەخۆشحاڵیەوە ئەمە بزانم کە تا چەند دڵت بە کارەکەت خۆشە تۆ بچووکترین دادوەری وەرزشی ئەو پلێت بەدەست هێناوە باڵێ زۆر شانازی پێوەکەم بەڕای من پیشێکی جوانە پیشێکی پیرۆزە پیشێکی خۆشە لای من حەزم لەیەتی زۆر بۆ ئایندا پرۆژەت چییە؟ بۆ ئایندا ئاواتە خواست بکو داوەرێکی نێودوڵەتی دەست بەکارەکانم بکەم بۆ هیواین خاتوسانە ئەمە بزانم کە چیت هەیە بۆ ئەو کەسانی خەونێکیان هەیە و یانێت بەدەستی بێنن وەکو بەڕێزت تەنها نەترسن لە قسەی دواوە لە قسەی کۆمەڵگا لە هیچ شتێک نەترسن چکە ئەوەی بتەوێ هیچ شتێک نەتوانی بەدەستی بێنیت زۆر باشە خاتوسانە ئەمە بزانم کە کێشەکانی تۆچی بوو لە بەدەستهێنانی ئەو پلەی کە ئێستا هاتاوە چۆن توانیت کە بەسەر ئەو کێشانە دازاڵ بیت بەڵێ خۆی قسە زۆر زۆرەکرات بە تایبەتی ئەو کەسانی کە ئەندامن لە وەرزشەکەیە حەسادەت هەبوو قسە هەبوو بەڵام من خۆشبەختانە گوێ بۆشتانە نەیە بەردەوام بوو لە ئامانجەکەی خۆم زۆر باشە خاتوسانە ئەمە بزانم چیت هەیە بۆ ئەو کەسانی ئەیانێت شتێک بەدەست بهێنن کە ڕۆژانە حەزی پێ ئەەکەن و تا چەند حەز گرنگە لە بەدەستهێنانی ئەو ئیشەی کە ئەمانەوێت بەڵێ خۆی شتێک حەزە لێ بوو نابێت بڵێ من چاوەڕێی بەختەکەم بە خدیاوەرم بێ نەخێر ئەبێ هەوڵی بۆ بێ جەری بی نەترسی بە دوای بوارەکەیا بڕۆی بێگومان پێی ئەگەیت بەڵێ خاتوسانەوەکو دوامین پرسیارم باسێکی لە وەرزشکردن بکەین لە سەی سایقەوە بەڕێز لە سەی سایق واتون بزانین چۆن وەرزش ئەکەن و تا چەند گرنگیان داوە بە وەرزشکردن بەڵێ خۆی کاتێککە من دەستم پێکرد لە سەی سایق تقریبا 6 ساڵەمەوە بەربوو وەرزشکردن توانە بڵم لە ئاستێکی زۆر لاوازدا بوو بەداخەوە بە تایبەتی لە چینی خانمانە بەڵام خۆشبەختانە ئێستا زۆر باشە و زۆر ئافرەتان و پیاوان ژڕیان کردوێتە وەرزشەکە و باشتر بووە ئەی هۆڵەکانی وەرزشکردن چۆنە لە سەیسا هۆڵەکانی وەرزشکردن نتوانم بڵم زۆر کەم بوو بەڵام ئێستا سپاس بخوا هەر گەڕەکە و هۆڵێکی خۆی تایە و زۆر بەباشی وەرزشەکە پەری پێدراوە زۆر باشە دەستەکانە خۆش بێت سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێستانە ساڵح ڕاهێنەر و دادوەری لە جوانی کا بەشێکی ڕاستە و خۆ لەگەڵمان وەڵ ئازانم راپۆرتێکمان هەیە لەسەر سامانی ماسی با بێ کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین. بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین هەروکوتمان لا تەوەری سێماندا باز لە سامانی ماسیەکەین بزانین ئاستی بەرهەمێنانی سامانی ماسی لە هەرێمی کوردستان چۆنا و تا چەند هەوڵدرا بۆ زۆرکردنی ئەم بەروبوومە لە هەمان کاتیشدا کێشەکانیان چین لە ئێستاداوەگەوەی کە هەرێمی کوردستان بە ماسیەکی زۆر بەناوبانگە و دەوڵەمەندە ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چۆن ئەو کێشانە چارەسەر بکرێت چی بکرێت بۆ ئەوەی کە بەروبوومی ماسی لە هەرێمی کوردستان زۆر بکرێت هەر بۆ مەستەش لە ئەستۆدیۆکانمان بە شێوەیەکی ڕاستە و خۆ لا کەرکووکەوە بەڕێز پۆڵا جەلال مامۆستای زانکۆمان لەگەڵایە کاک پۆڵا سڵاو لێوێ و بەیانیت باش بێت ئەمێ سەرتا باسێک لە گرنگی پەروەردەکردنی یاخۆ بەخێوکردنی ماسی بکەین لە کەرکووک. ئەم کاتی ئێوە بینەرانش باش دەستان خۆش بۆ پرۆگرامەکەتان بۆ بەرنامەکەتان بەنسبەت ماسیەوە ماسی چەند گرنگیکی تایبەتی خۆی هەیە یەکێک لەوانە پرۆتینە لەبەرەوەی سەرچاوە پرۆتینەکان لە جیهاندا بە شێوەیەکی گشتی گرنگیەکی تایبەتی هەیە و لە ئێستاکانەوە دەرخراوە کەوا ماسی یەکێکە لە سەرچاوە هەرە گرنگەکانی پرۆتین و کاربۆهیدرات و جۆرەکانی چەوریەکان و ڤێتامینەکان پرۆتینەکان کە لەم ماسیە هەن هەموو سەرچاوە سەرەکیەکانیانن ینی پرۆتینە ئەساسیەکان پێڵەن ترشە ئەمینە ئەساسیەکان کە لە جسمە لە ئینسانە دروست ناکرێتەوە پێویستە بخورێت بۆ ئەوەی کەوا لەشا بە بەردەوام هەبێت ترشە چەوریەکانش ئەو ترشە چەوریانی لە ماسیە هەن بە شێوەیەکی گشتی ئێساکانە پزیشکان هانی خەڵک دەدەن لە جیاتی حەبوو دەرمان بەکاری بێنن ینی ڕۆنی ماسی
جۆرێکە لە عیلاج جۆرێکە لە چارەسەرکردن ئەمەش خاڵی دۆمەگرێتەوە یان ئێمە توانین بە دوو شێوە سود لەم سەرچاوە مرۆڤیە بەکار باڵێم ئەفو سەوتەکە لای من دەنگەداتەوە ئاساییە مامۆستا باسێک لە سامانی ماسی و ئاستی سامانی ماسی بکەین لە هەرێمی کوردستان و لە شاری کەرکووک بە تایبەتی ئەمە بزانم تا چەند گرنگی پێدراوە تا چەند هەرێمی کوردستان بە سامانی ماسی دەوڵەمەندە. بەڵێ ئێمە وەکو کەرکووک 473 حوزی ماسیمان هەیە لە بۆ ئینتاجکردنی بەرهەمێنانی ماسی کێشێک لە دەنگەکە هەیە تۆزە بەڵێ مامۆستایمە گوێمان لێتە 473 دەنگ 473 حوزی ماسی لە کەرکووکە هەن کەوە ئەتوانن ئینتاج بکەن بۆ ئەوەی کەوا وەکو سەرچاوێکی ماسی لە بازارەکانە بەردەست بن بەڵام بەداخەوە لە ئێستادا 31 حوزی ماسی بە شێوەیەکی ڕسمی مەڵەتی پێدرا و ڕێپێدراوە بۆی کار بکات ئەم حوزانەی تر هەموو بە شێوەی هەڕەمەکی دروستکراون بە شێوەیەکی ناڕێک و دوور لە چاودێری لایەنە پەیوەندیدارەکانی حکومی ئەمەش گرفتی یاسایی بۆ حوزەکان خۆیان دروست کردو لەلایەکۆ لەلایەکی تریشەوە بۆ بەرهەمەکانیان لە بازار و ساختکردنەوەیان و ڕێخستنەوەیان لە بازاردا بۆیە بە شێوەیەکی گشتی بازارێکی ناجێگیر هەیە لە ماسیدا ئەمەش وا ئەکات خاوەن حوزەکە خۆی یەکێک بێ لە زەرمەندە گەورەکان پاشان ناڕێکی لە داهاتی بازارە و ئینتاجی لەم سامانەیە هەبێت ماسی سێ سوودی گرنگی هەیە یەکێکیان ئەوەیە بۆ خواردنە کە ئەمە زۆر گرنگای لە جیهاندا ئێستا گرنگیکی تایبەتی پێدرێت لە بەروی پیوریەکەی زۆر زیاترە لە جۆرەکانی تری سەرچاوەکانی گۆشت 30% پرۆتینە تقریبن بە شێوەیەکی گشتی و ترشە چەورەکانی زۆر بەرزە و ڤێتامینەتەکان تایە بە بەردەوام لە هەموو میوەکان زیاتری تایە بە نمونە ڤێتامین ئەی لە ماسیدا زۆر زیاترە لەو بڕێکە لە گێزەرێکە هەیە یان ڤێتامین سی لە ماسیدا زۆر زیاترە لەو بڕێکەوە لە پرتەقاڵێکە هەیە بە شێوەیەکی گشتی خراوەتە پێشی خۆراکە هەڕەمی خۆراکەکانەوە وەکو خاڵی دووەمش بەکاردێ بۆ تەندروستی ینی بۆ عیلاج لە زۆربەی وڵاتانە ئێساکانە دوورکەوتونەتەوە لە بەکارهێنانی مادە کیمیاویەکان و کەپسول و علاجە کیمیاویەکان زیاتر بۆ شتە تەبیعەکانە گەڕێنەوە بۆیە پزیشکان بە خەڵکەڵێن بە هاوڵاتیان ئەڵێن ئەگەر کێشەیەکیان هەبێت لە حاڵەتێکیان هەبێت لە نەقسی ڤێتامیناتیان لە جۆری چەورەکان و ترشە چەورەکان ئاگاداریان دەکەنەوە کە گرنگی بە خواردنی ماسی بدەن خاڵێکی تریش کە لە ماسیە زۆر گرنگە ئەوش بۆ جوانی بەخێوەکرێت خەڵک بە شێوەیەکی گشتی هەندێک هەیە حەزیان هەیە حەزەکەن ماسی بەخێوکەن پێیان جوانە پێیان شتێکی جیاوازە ئەمەش بەردۆخێکی اقتصادیە گونجێنێ و ئەڕەخسێنێ لە بازارە وا دەکات ئەهەمێتی خۆی هەبێ خاڵێکی تریش ئەوەیە وەکو حەز و وەکو ڕاضێک خەڵکێکی زۆر هەیە حەزەکە ڕاوە ماسی بکە سەیدی ماسی بکە ئەمە لە هەندێک وڵاتە پێش کەوتۆ و گەیوەتە قۆناغێک ئێساکانە وەکو وەرزشێک و وەکو مسابقەیەک وەکو شتانەی لێ هاتۆ بەڵام لای ئێمە بەداخەوە نەگەیوەتەوە ئاستە مامۆستا باست بەڵێ فەرموو بەڵێ مامۆستا باست لە حوزەکانی ماسی کرد ئەمە بزانم کە حوزەکان پێویستە چۆن بێت تا بەشێکی ئاستێکی ستاندارد بێ بۆی کە بتوانین زۆرترین بەروبوومی ماسیمان هەبێت حوزی ماسی لە کەرکووکیان لە هەر شوێنی هەرێمی کوردستان ئێمە سەرچاوەکەی بەستراوەتەوە بە دوو جۆر لە سەرچاوی ئاوی یەکێکیان ئەوەیە کە لە کانیا و لە ڕووبار و لە سەرچاوە سروشتەکان و وەرەگیرە یەکێکی تریان ئەوەیە کە لە بیرەکانەوە ئاوەکەی وەرەگیرێ لە شاری کەرکووک ئێمە لە ناوچەی داخوق جۆری ئاوەکەمان وەها گونجاوە و خاکەکە بە شێوێ گونجاوە ماسەکە ئەم ماسی کە ئێمە هەمانەیە تەبعاً ئێمە چەند جۆرێک ماسیمان هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی ماسی کارب ئەوەی کە خەڵک شارەزایەتی و بەخێوێکە ماسی کارب لە کەرکووکە لە ناوچەی داخوق تۆزە زیاتر لە ناوچەکانی تر تامی خۆشترە و لەزەت و چێژی زیاترە لەبەر ئەوەی ئاوەکەی تا ڕادێک شوێریکی هەیە
و هەروەها لە خاکەکەشی جۆرێک تایبەتمەندی بەخشیەوە بە ماسێکە. حوزەکانی کوردستان بە شێوکی گشتی بە هەمان شێوە دابش بوونە بەسەر ئەم دوو سەرچاوە ئاوەیە، بەڵام زیاتر ئاعتیمادیان کردوتە سەر ئاوەکانیا و سەرچاوە سروشتەکانەوە. سەرچاوە سروشتەکان ئاوێکی شیرینن و زۆر جار لەگەڵ پلەی گەرمای ڕووی زەویە گونجاون. ماسیش وەکو درەختێک وایە کە زستان دێ ڕائەوەسێ لە گەشە ڕائەوەسێ لە نموکردن لە هەموو شتێک. بۆیە لە کوردستاندا جۆرێک لە سستی هەیە لە بەخێوکردنی ماسی. هەروەها کۆمەڵێک نەخۆشی لە کاتی لە ناکاو گەرمبوونی کەش و یان لە ناکاو ساردبوونی کەش دروستە بێت لە ناوچەکەیە کە لای ئێمە کەمترە تا ڕادێک لەبەروی ئاوی بیر پلەی گەرمایەکی دیاریکراوی هەیە، بەڵام ئاوی کانیا و ئاوی ڕووبار و ئەو شتانە لەبەروی لەسەر ڕووی زەویە لەگەڵ پلەی گەرمای کەشەکەیە ئەگۆڕێ. بۆیە ئەم حەوزانەی کە لە کوردستانە هەن تووشی ئەم گرفتانە بن، لە کەرکووکە کەمتر تووشە بن و ئەو حەوزانەی لە هەرێمی کوردستانە هەن تۆزە منەظەمترن لە ڕووی ڕێکخستنەوە، بەسەریەکە کەمتر دێنەوە، تا ڕادێک ئاوەکەیان پاکترە، تا ڕادێک بە شێوەیەکی زانستیانەتر بەخێوەکرێن، بەڵام بارودۆخی ناوچەکە جیاوازترە لە کەرکووک. ئەوە وای کردووە بەو شێوەیە نەبێ. خاڵێکی تکە گرنگە ئەوش ئەوەیە کەرکووک. بەڵێ ماوسا باست لە جۆری ماسیەکان کرێ، مێ بزانم کە کام ماسیە باشترینە بۆ ئەوەی کە سوود بە تەندروستیمان بگەێنێت، دووە کام جۆریان لە هەرمی کوردستان زۆرە؟ بەڵێ ئێمە جۆرەها ماسیمان هەیە لە جیهاندا و لە کوردستانیشە هەروایە و لە عێراقیشە هەروایە، لەبەروی ئەمانە بە شێوەیەکی گشتی پیانەڵێن سەرچاوەکانی زیندە ئاویەکان ئەحیا المائیە. سەرچاوە زیندە ئاویەکان کە بەشێکیان ماسین لە کوردستانە بە شێوەیەکی سروشتی ماسی بزەمان هەیە، سوورە ماسیمان هەیە، ئەو کارپی ئاساییمان هەیە، کارپی فڵدیمان هەیە، کارپی عشبیمان هەیە و هەروەها جوڕیمان هەیە و جۆری تری ماسیمان هەیە بە شێوەیەکی سروشتی لە کوردستانە وجودیان هەیە. لە عێراقیشە بە هەمان شێوە ئەم جۆرە ماسیانە هەن و هەندێک جۆری تریشەن. تەنها ئەوە نەبێت لە ناوچەی بەغداد بەخوارەوە کە ئاچی بەرە و شەتی عەرەب و بەرە و بەسرە و ئەو ناوچانە کۆمەڵێک جۆری ماسی هەن کە هینی زەریا و دەریاکانن، یان هی ئەوانن کەوە مهاجراکەن لە ناوچەی بۆ ناوچەیەکی تر کۆچەکەن، بە تایبەت ماسی سبووری پیاڵێن لە ناوچەی هەندەوە کۆچەکات و بەرەو ئەفریقا ئەڕوا بەرە عێراقا تێپەڕێ. ئەمە جۆرێکە لە ماسی زۆر خۆش لە عێراقا زۆر بەناوبانگەیان ماسی زوبەیدیمان هەیە. ئەم جۆرە ماسیە لە بینی ئاوی شیرین و شوێرە ئەژێت لە بینەکەیە. ئەم جۆرە ماسیە یەکێکە لە باشترین جۆرەکانی ماسی لە جیهان و لە عێراق بە تایبەتی زۆر گرنگی پێدرێ و زۆر گرانیشە بە شێوەی کیلۆ بیکڕیت، تقریبان کیلۆی بۆ 40,000 دینار نرخەکەی بەرزە بێتەوە. بەڵام ئەوەی کە خاڵی دووەم لە ناوچە ساردەکانی هەرێمی کوردستان کۆمەڵێک جۆری ماسی هەن کە لە باشووری عێراق و ناوەڕاستی عێراقانین، وەکو ماسی سالمۆنی پێڵێن خۆمان لە ناو خەڵکە، بەڵام با بڵێن کراوش ئەوەی کە لە ئێرانەوە دێت بە شێوەیەکی دەستکرد بەخێو ئەکرێت، بە سروشتی لە ئاوەکانان نییە. ئەم جۆرە ماسیە جیاوازیەکی زۆر زۆری هەیە لەگەڵ ماسیەکانی ئاوە گەرمەکان و سوودەکانیشی زیاترە، پێکاتی گۆشتەکەشی جیاوازترە. بەڵێ مامۆستا باباسێک ماسی کار بەڵێ باباسێک لە وەرزی قەدەغەکردنی ماسی بکەین بۆ پێی کە ماسیەکان لە بەهاردا نەشونما ئەکەن. ئەمە باسێک لەوە بکەین کە ئایا هیچ سزایەک هەیە کە سزای ئەو کەسانە بدات کە لە وەرزی بەهاردا ماسی ڕاو ئەکەن، یاخود سزاکان چین و تا چەند جێبەجێ کراون؟ بەڵێ ئەمە قانونی تەشریعی 48 لە ساڵی 1976 لە عێراق لە سەردەمی ئەحمەد حەسەن بەکر دەرچووە. ئەو یاسانەی داڕشتووەکەوە پارێزگاری لە ماسی ئەکات، پارێزگاری لە سەرچاوەکانی ئاوەکات، پارێزگاری لە سەرچاوەکانی ئاوەکانی ئەحیا المائیە،
ئەو یاسایە زیاتر گرنگی بەوە داوە لە ینی بە هەموو لایەنەکان طبعاً بەڵام بە تایبەتتر بە شێوەیەکی گشتی هەموو جۆرەکانی ڕاوکردنی بە مادەی کیمیایی و بۆمب و کارەبا و ئەوەی کە قڕکەر بێت و لە ناوبەر بێت ژەهر و هەمووی قەدەغە کراوە بە شێوەیەکی گشتی سزاکەشی ساڵان ئەگۆڕێت زیاتر غەڕامیە بە پێی مادەی 29 لەو قانونی تەشریعیە سزاکان زیاتر مادین زیاتر غەڕامن وەک لەوەی کەوا گردن و هەشتێکی تر بێت غەڕامەکەش لە ملیۆنێک و بۆ 600,000 و 500,000 و بۆ شێوانن بەڕاستی یاسایەک نییە بە تەواوەتی خزمەتی ئاوی کوردستان بکات خاڵێکی تر هەر مادەی سێ لەو قانون تەشریعە باس لەوە کات کە شەریکەیەک هەڵەسێ بە دانانی مەوسمی ڕاوکردن و مەوسمەکانی مەنعکردنی ڕاو و ناوچەکانی کە ڕاوی تیا بکرێت و ناوچانی کە محرەمە ڕاوی تیا بکرێت و مادەیەکی تر هەیە کەوا گرنگی بەوادات کەوا سەرچاو ئاویەکان پیس نەبن مەسانە و ئەوانەی پترۆل و کیمیاوی و ئەم شتانە بەرهەمەهێنن پاشەڕۆکان و پاشماوەکانە نەچنەوە ناو ئاوە سروشتەکان بەڵام بەداخەوە ئەمانە هیچی لە جێبەجێکردنان نین تەنها لە وەرەقەیە هەن و لە کاغەزە هەن و باسەکرێن دەنا ئەگەر بێت سەی بکەی لەوانەیە کابرایە بڕوا بە تۆڕێکەوە لە مانگی شەشە یان لە مانگی سێە بچێ ڕاو بکە بیگرن و بیبن بۆ لێپرسینەوە و لەوانەیە سزای بن و هەر شتێکی تر ئەمە زیانێکی ئەو توی نەگەیانەوە بە سامانی ماسی بەقەت ئەوەی کەوا ئێستا پاشەڕۆ و ئاوەڕۆی ماڵەکان بۆ ناو سەرچاوە سروشتی ئاوەکانە ڕوا بەقەت ئەوەی کەوا مەسانەعەکان و معمەلەکان پاشەڕۆکانیان ئەنێرنە ناو ئاوەکانەوە بەقەت ئەوەی کەوا مادەی کیمیایی بەکاردێ بەقەت ئەوەی کەوا بە باخیر و بە سفن ئەڕۆنە ناو ئاوەکانە و تەقینەوە ئەنجامەدەن ژەهرەکەنە ئاوە بۆی کەوا ماسی بکوژن ئەمانە کێشەی گەورەی ماسین لە عێراق و لە کوردستانە بەداخەوە چارەسەر نەکراوە ئێمە بیرمان نەچێت لە وڵاتانی جیرانەوە هاان دەدرێن کە کۆمەڵێک سەرچاوی ماسی زۆر گرنگمان هەیە لە ناو بچن بۆی ئەتیمەتکەینەوە سەر خۆیان بەنمونە من لە ساڵی پار لە بەسڕە بووم لە کەچونە ئاوی شەتڵ عەرەبەوە لەگەڵ سەیادەکانی ئەو ناوچانەیە قسەمان کردوتیان ئێمە لە بەشێک لە ناوچەکان نزیکە بینەوە یا لە کوێت تەقەمان لێکرێ یان لە ئێران کە بە شەرتێ ناوچەی عێراق و شوێنی ڕاوی خۆمانە و ئیشی خۆمانە بەڵام نایڵن ئەو ئیشە بکەین و بە پێچەوانەوە خۆیان خەڵکی خۆیان دەنێرن ئەو سەرچاوە سروشتیەمان لە ناوە بن یەکێک لەو ماسیانی کە باسم کرد ماسیکی عێراقیە ناوی زوبەیدیە ئەو ماسیە لە عێراق ئێستا بە شێوی سروشتی نەماوە تا ڕادەیەک خەڵکە چێ لە ئێرانەی هێنێتەوە لە عێراقی فرۆشێتەوە بە ناوی عێراقیەوە و زۆر مەشاکلی تر هەن کە علاقەی بە قانونی سەیدێ یان پارێزگاریکردن لە سەرچاوەکانی ئاو و ماسیەوە هەیە لە بواری جێبەجێکردنانین و حکومەت توانای نییە ڕای پەڕێنێ لەبەرەوەی بارودۆخی عێراق بارودۆخێکی ناجێگیرە و هەرێمی کوردستانش لەمە بەدەر نییە ئەبینین ڕۆژانە لە شاخەکانەوە تیارەکانی تورکیا و بۆم هاوێژەکانی ئێران چی بە ناوچەکانمانەکەن بۆی ئەمە وای کردووە فەراغێ دروست بێت لە پارێزگاریکردن لە سەرچاوەکانی ماسی خاڵێکی ترکە گرنگە بۆ ئەوەی کەوا مامۆستا باسێک لە خۆراکی ماسی بکەین بزانین کە خۆراکی ماسی لە چی پێکاتوە و تا چەند ئەم خۆراکانی لە هەرێمی کوردستاندا هەن خۆراکێکی کوالیتی بەرزن و ئەو ماسیانی کە ئیخۆن گەشە و نەشونمای پێ ئەەکەن بە کورتێکی واتای ئەوەی کە ئەم خۆراکانە ئایا خۆراکێکی کوالیتی بەرزن؟ بەداخەوە نەخێر ئەم خۆراکی کە لە کوردستانە هەیە لە عێراقا هەیە بۆ بەخێوکردنی ماسی تا ڕادەیە لە عێراق باشترە بەڵام لە کەرکووکیش هەر حاڵی کوردستانە نا لەو ئاستەیانین کە ماسی بگێنن لە ماوەیەکی دیاری کراوە و خاوەنی حەوزەکە سوودمەند بێت لە ماسی کە بەخێوی کردو بە شێوەیەکی اقتصادیان با بڵێن ستانداردی عالەمی لەبەروی ماسیەکانمان هەمە چەشن و هەمە جۆرن هەندێکمان هەیە پێویستی بە ڕێژەیەک لە پرۆتین هەیە ڕێژێک لە کاربۆهیدرات هەیە ڕۆژێک لە تاقە هەیە ئەبێ هاوسنگ بێ ئەگەر لەو ڕێژەیە زیاتر بێ یا کەمتر بێ سوودەکەی خۆی ناگەێنەوە زیانەکانی زیاتر ئەبێ لە سوودەکانی بەداخەوە تا ئێساکانش لە کەرکووک و لە زۆربەی ناوچەکانی عێراق
و لە هەرێمی کوردستانش ئەو سەرچاو ئاڵفەی بەکاردێ بۆ ماسی سەرچاوی ئاڵفی دەواجنە ینی پەلەوەرەکانە کە ئەمە بە هیچ شوێ ناگونجێ بۆ ماسی لەبەری پەلەوەرەکان پێویستیان بە بڕێکی زۆر لە وزە هەیە ماسیەکان ئەو بڕێیان ناوێت بە هیچ جۆرێ هەمووی خەسارەیە هەمووی زیادەیە و ئەو ڕێژە پرۆتینی کە لە ئاڵفی پەلەوەرەکانە بەکاردێت ڕێژێکی زۆر نزم و کواڵیتی خراپە بۆ ماسیەکانمان لەبەری ئەو جۆرەی سەرچاوە پرۆتینی کە پشتی پێبەستراوە لە خواردنی پەلەوەرەکانە زیاتر پشتی بەستۆ بە فۆلسۆیا ناتوانێت ئەو خزمەتە بکە بە ماسی وەکەوەی کەوا فێشمەڵ پێیەکات یان پاشماوەکانی ماسی خۆی بەخۆی ئیسفاداگەێنێ و بیرمان نەچێ ماسی لە 150 خواردنەکەی لە ئاوەکە خۆی وەرەگرێ مەسەرەتا ئەبێ ئاوەکەی وەها لێ بکەین کەشێکی وا دروستکەین لە ئاوەکەیە خۆی مرتاح بێتیایە و لە 150 خواردنەکەی بۆ بگەڕێتەوە سوودی زۆری ئەبێت لە ڕووی اقتصادی و بۆ خاوەن حوزەکە بەڵام بەداخەوە ئەمە نەکراوە و ئیشی لەسەر نەکراوە زوو پلانکتۆن ئەو جۆرانی ترکە خواردنی سروشتین لە ئاوەکەیە هیچ کاری بۆ نەکراوە بەڵێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ بەڕێز پۆلا جەلال مامۆستای زانکۆ کابەشێکی ڕاستەوخۆ لە ئاستۆدیۆکانمان لە کەرکووکۆ لەگەڵمان بوو بەڵێ ئازیزانم چاوای بڕگەواوەتەکانی ئەوڕۆوان پێشکەشکردن تا سبەینێ هەر شاد بوون.